تشعي بعدها كيفي رسوخ جدل ذاتها كيفي رسوخ جدل ذاتها كيفي وتلا باركي باركي بيدي وتلا باركي باركي بيدي بندرم وقتا باركي بوشي بندرم وقتا باركي بوشي عشق مجازي دنيا بناي حقيقة بازي دنيا بناي حقيقة بازي وتلا باركي باركي بريدي وتلا باركي باركي بريدي بندرم وقتا باركي بوشي بندرم وقتا باركي بوشي هر وقت باید خوی وکمارکا دوای شیدای من بیقرارکا عزیز بیان و اینی کبوتر هر شو زمین آوان تا صبح ساحر عزیز بیان و اینی بریوانا یو ما گیلو سعی دیوانا یو ما گیلو سعی دیوانا یا بارکی بارکی بریدی یا بارکی بارکی بریدی بندم واسا بارکی بوشی
چەند ساڵ دوای ئەمە عومرت مەواشان وەپیر عەیبەن فەریب پیر لە هاوتەی زەنێژی ئەمما لەلای من بادەی جامەکە ناوێ بە هەوماڵنە و تەمامەکە زاهر ئەو کەسەی کردەی هاوشانی لەو ڕموزێ عشقیچی نەزانی ببەخشی گونای ئەمێ خەجاوەتە ئەم سەرە فکەندەی ڕووی عەداوەتە هەزار کارەکە هەزار کارەکە زۆفەسیای تۆ هەزار کارەکە هەر وەک وەنەوشە سەر بەخوارەکە تۆت لە باریکەی ئەیبانەکەی بەرێدێ تۆت لە باریکەی ئەیبانەکەی بەرێدێ بەم دەرەنگەتە بەردەکەی بۆ چێ بەم دەرەنگەتە بەردەکەی بۆ چێ خب بخاطر ئەوەی کەسێک وەکو تامباراک هەڵ نەگەڕێتەوە بێژێت لە ناوە خاوەرمیانە شتێ بە ناوە ملەت نییە خەڵک لەگرا یا نوێنەری خۆیەتی یا نوێنەری عەشیرەکەیەتی یا لە باشترین حاڵا شارچێتیەکە بەڵکو بزانێ ئەگرا پێگەی حەزارەتە و بزانێ ئێمەیش تێپەڕیگین بە 21 قەڕن تەمەدونە ناوگوزاری کریاگە بە ڕۆژە لە دایک بوونە مەسیحا و ئێمەیش کەڵەکەبوونێکمان وا لە پشتا و دەرکێکمان لە دنیای ئەمڕۆ گرتەگە هاوکاتە لەگەڵ ئەمە ئەو دیاردەیە کە ئەمڕۆ لە عێراقا دەرئەکەوێ بەناوە بەتەڵەکەی دژە گەندەڵی ئاغای عەلیە زەیدی و ئەمەی کە ئەمە کامە قۆناغ و کامە دەورانە لە عێراقا پێویست ئەکات کە مێژوویەک لەمە باس بکرێت تا بزانین عەلیە زەیدی یەکشەوە لە ناوە هێلکەی شانسە کێیا دەرهات و ئەمەی کە ناوی ئەنێن شەڕە دژە گەندەڵی ئەحیانەن لە ژێرە پرۆپاگاندا کێگەل ئەگرێتۆ کامە ئامانج ئەپێکێت تا جوابە و پرسیارانە بینەوە کە ئەکرێ بە ڕۆژەڤە لە ناوە ئەم تەلەڤیزیۆنگەلەکە ئایا عەلی زەیدی ئەتوانێت دەست بۆ زۆر کەسێک بەرێ ئایا عەلی زەیدی ئەخەن یا نایخەن عەلی زەیدی کێیە عەلی زەیدی هاتووە بڕوات یا هاتووە بمێنێتەوە ڕەبتە عەلیە زەیدی و گۆڕانکاریەکانە ناوە عێراق بەوەی کە لە ناوچە کڕ و ئەدات و بەو شەڕە ناوخۆیەی ئێران کە ناویان نیاگە شەڕە ئەمریکا و ئیسرائیل و ئێران بەرەو کوێمان ئەوات لەگرا دەرئەکەوێ لە ناوە ئێمەیە و قەومی کریاگە کووردا پرۆسسێک لە دروستکردنە ئیلیت گەورە و نخبەیە گەورەی سیاسی نەبوو خەڵکە ئێمە بە عنوانە خەڵکێکی عادی خەڵکێکی مسەتەح ڕاگیریە هیچ زانکۆیەک هیچ دانشگاهێک لەم دنیا ئینسانە گەورە سیاسەتمەدارە گەورە دروست ناکات بەڵکو دەبێت لە ناوە مردمانێکە گەورەیی باو بێت و گەورەکان گەورە پەروەردە بکەن کە بەداخەوە ئینقتاعێکی گەورە لە ناوە کووردا کریاگە و کورد گەورەی نییە تا بتوانێت سیاسەتمەدارە گەورە تا بتوانێ وەزیر و ڕەیس جومهور و تەکنۆکراتە گەورەی ژیر بە بیری لێ دروست بوێت کە حاڵی بوێ لە دنیای ئەمڕۆ چه خەبەرە کەواتە ئەم ئەرکە گرنگە لەلایەنە مەجموعەیەکی وە قەومی کریاگۆ بەناوە کورد نەبینریا نە زەرورەتەکەی تەشخیص دریا نە هەنگاوی بۆ هەڵگیرە ئەم دیبەیتگەلە کە من ئەیکەم تا بتوانێ پەردە لا بدات لە ڕووی ڕووداوگەلێک کە بۆ ئەم خەڵکن نادیارە تا دەرسێکی مێژوویی بە ئێوە بدا کۆمەڵێ پرسیار ئەوروژێنمەوە تا لە ناوە ئێوە لەحزەیەک دروستکات لە پرسیار کە تۆ چۆن کاکە گیان ئەم سەردەمەی کە خەریکی تیا ئەژیت ئەم لەحزەیی کە خەریکی تیا ئەژیت کە دنیا دەستخۆشە گۆڕانکاری جۆرا و جۆرە ئاگادار نیت لەم گۆڕانکاریانە ئەمە بە قەتعیەتۆ سەبارەت بە شەڕی جیهانی دووەم شەڕی جیهانی یەکەم سەبارەت بە مێژووی ناوچە ئەدوێی وەکو کەلام و وەحی منزەلە خوداوەند باس دیاعەکۆ و سومریان و پاڵەویان و حەملەی فڵانە کەس و خەلافەتە فڵانە کەس ئەەکەی لە کاتێکە کاکی باوکم تۆ لە دەرکە ئەوەی کە ئیمڕۆ ڕوئەدا
ئاجزی ئەوەی ئەمڕۆ ڕوئەدا لە ژێرە دەستگاهە میدیایی، لە ژێرە ئینقلاب عەسرە دیجیتاڵە، لە ژێرە پرۆپاگاندای عەجیب و غەریبە ڕسانەییە، تۆ بە عنوانە ئینسانێک ئاگادارە دەور و پشت خۆت نییەی، بە مەتامەت بە ویستەکانت، بە شکستەکانت، بە حرسەکانت، بە ئۆغدەکان و گرێکانت دەروونت بە سریاگی تۆ هەوسارە عەقڵتیان گرکەسە دەسۆ و تۆ پەلکێش ئەکری لە ئیلتیجای ئیرادەی ئەم و ئەوە و ئەبی بە دەستگاهە پرۆپاگاندایێ ئەم و ئەو چەند دیمانە. یەک من کارم بەم دیمانانە هەس و ئێوە ئیشێ بیدەنە بەرە نەزەر لە ڕووبەرە میدیاییوە شتێک کە بۆ ئەوامە خەڵکی خەریکە لە ژێرە ناو و پێیجگەلە ناڕەسمی و غەیرە ڕەسمی و ڕەسمی بڵاو ئەکرێتەوە بە زمانە عەرەبی و بە زمانە سۆرانی. ئەم دیمەنگەلەسە لە پارەی کەڵەکە بوو، لە پارەی کەڵەکە بوو 1 ملیۆن دلار و 2 ملیۆن دلار و 100,000 دلار و بە دینارە لۆچکریاگە پوڵە پیرەژنانەی بەسەکریاگە سەری یەکتری کە خریاگەسە سەرە مێزێک یا خریاگەسە سەرە زەوی. مهمترین و جالبترین و سەرنجڕاکێشترین و تەوهین ئامێزترین ڕسم و عەکس کە بڵاوی ئەکەنەوە ئەو عەکسەسە کە یا بە زیرێکی دەستکرد دروستیان کردگە یا هەرچێ خەریکە بەرەیە پرۆپاگاندایی ئەم داستانە ئەواتە بەرەوە. ئەویش ڕسمی شورت و سووتیەنە زێڕەکەس وادایان نیاگە لە پشتێ باقە دینارە و ئەمە خەریکە زەحنیەتێ بۆ ئێمە دروستەکا کە گویا ئێمەیە کە دەم لە 3-4 هەزار ساڵ تەمەدون ئەدەین دەرکە ئێمە لە سروەت و لە گەندەڵی و لە پوڵ دزیکردن و کارکرد پوڵ ئەمەسە و کوردی ئێژێ ڕۆن کە فرەوێ قنی پێ ئەهەنون شۆرت و سیتیانی پێ ئەکەینە تەڵا. من کارم بەم دیمەنە هەست و ئەمما دیمەنێک لە ژێرە ناوە گرتنە کۆمەڵی پارلەمانتار. من تێمە سەرە ئەم دیمەنە و ئەمە ئەشوبهێنم بە پاکتاوکردنە کۆمەڵە جێگەیەک گەندەڵی و فەساد لە ساڵە 1357 لە شارە تاران لە مەحەلەیە بەناوە شەهرە نەو. شەهرە نەو مەحەلەیەک لە ئینتەرتەیمنت و هەبوونە لەشفرۆشگەلێک کە لە زەمانە شا ئەم مەحەلە لە تارانە هەم سینەمایی بوو، هەم بازاڕی بوو و هەم لەشفرۆشی بوو. لەشفرۆشەکانە دەورانە شا ئینسانگەل بەدبەختێک بوون، بێکەسوکار بوون، لادیایی بوون، بێسەواد بوون کە ئاهاتنە ناوە شارەکان سەرگەردان ئەبوون ئەکەوتنە تۆڕە لەشفرۆشی. دڵیان پێوە نەبوو لەشفرۆش بن، بۆیە بە مەحزە ئەوەی کە ئەیان توانی شوو بکەن بە کەسێ ئاوی تەوبەیان بەسەرا کرد و پیانەوت نیشاندن و دەستیان لە لەشفرۆشی هەڵەگرت. بەڵام ئەمانە وە بەر نەفرەتە خەڵکە قارەمانە تاران کەوتن. خەڵکە قارەمانە تاران، خەڵکە پڕ لە گوناحە تاران بۆ خاتری ئەوەی گوناحەکانە خۆی بشۆرێتەوە، بۆ خاتری ئەوەی ئەم ڕژیمە نگریسە دەوڵەتە ئێرانیە لێ دەربێرێت. هەڵمەتیدا شەهرە نەوی سووتان و ئەم لەشفرۆشکە لە بەدبەختی سووتان تا ببێت بە سەنەدە پاکیزەبوون و پاکبوونە خەڵکە ئێران و تاران بخوێنە پەری بوڵەندە و ئەشرەف چوارچاو و فڵانە کەس تورکە و ئەوانە و خەڵکە قارەمانە تاران و خەڵکە پاکیزەیە تارانی پێ پاک کریاوە. من کارم بەم دیمەنەیشە هەست، بەڵام سەرەتا ئیشی بزانین لە ناوچە چی ڕووەدا. ئێران کێس، عێراق کێس، سووریە کێس، گۆڕانکاری چییە؟ عەلی زەیدی لەکوێ هاتگە؟ و پاشان بەرگێک لە تاریخ بخوێنین و بزانین ئێمە وای نەکوێ، ئێمە بەدەسە کێ خەریکین هەڵەپەڕین، سەرچۆپی کێمان واوە دەسۆ و قەرارە ئەم ئۆرکێسترا کە خەریکە ئجراس ڕەحبەریەتە ئەم ئۆرکێسترا ها بە ئۆهدەی کێ؟ سەرەتا من بە کۆمەڵی حکم دەست پێ یەکەم و دیبەیتگە لە ساڵانە ڕابردوو و بەرە چاوە ئێوە تێرمەوە. با بزانن ئەوەی کە لە ساڵە 1970 لە ئێران ڕوویدا
شتێک بەناوە شۆڕش گەلان نەبوو. بەرنامەیەکی ئامادەکریاگی لە پێشتر ڕاهیکریاک بە بەشداریکردنە سەحنەی نەمایشە سیاهی لەشکرە خەڵکە خیابان هاوردن لە گەورەکردنە شخصیەتێ بەناوە ئایەتوڵڵا خومەینی بوو. بۆ جێبەجێکردنە فاز دوویە دەوڵەتە ئێرانی و گۆڕانکاریەکە لە ناوچەکە سەرەتا بۆ خاتری ئەوەی یەک بیانوویە علمیە ژئۆپۆلیتیکتان بوێت لە مەکێندەرۆ ئەم سەرزەمینەی ئێمە ئەم کەلان کوردەوارە ئەکەوێتە بەشێک کە پێی ئێژن لە بەشە تەقسیماتە ئیمپراتوریایی و قودرەتانە دەریایی پێی ئێژن ڕیملەند. ڕیملەند وشکیهایەکی جەزیرەیە جیهانیە کە ئرتباتی هەستەکە هارتلەندا و وەسڵە بە دەریاکانەوە. ئەمە دائیمەن ئەبێ لە ژێرە کۆنترۆڵە ئیمپراتورانە دەریایی بێ، بۆیە لە قەرن 19 و تەمامیەتە ڕیملەند وا لە ژێرە دەسە بریتانیا بۆ خات لە هیندوستانەوە، لە چینەوە، لە هۆنگکۆنگەوە هەتا منتەها ئەلەیە شاخە ئافریقا وا لە دەسە ئیمپراتوریەتە بریتانیا. کە لێو دووە تئۆریەکی سیاسی و علمێکی سیاسەتی بۆ دروستەکەن بەناوە ژئۆپۆلیتیک، جغرافیای سیاسی، تەقسیم بەندیە کە مەکێندەر ئەیکا. کەواتە لەگرا محاولە ئەکەن دەوڵەتێک بەناوە دەوڵەتە ئێرانی، دەوڵەتێک بەناوە دەوڵەتە تورکی و دەوڵەتهای بچووک بچووکتر دروست بکەن. بەڵام لەناوە ئەمانە بە سێ دانەیان شناسنامەیە مێژووی تەمەدونیەدەن: تورکیە، مسر و ئێران. چەمکیشیان بۆ تێرن، چیرۆکە تاریخیشیان بۆ تێرن، تا لە فەرازە ئینقلابە لیبرالی لە ناوە ڕۆژهەڵاتە ناوەڕاستە میلەتێک دروستکەن بە ناوە میلەتە ئێرانێکە بۆ ئەوەڵین بار لە ناوە میلەتە موسڵمانە ئینقلابە لیبرالیەکە. ئینقلابە لیبرالی بۆ هاوردنی یاسا بۆ پاراستنە دەسەڵات و مالکیەتە تەبەقەیە تازە نەوزهورە بورژواز. لەگرا چون هیچ تعریفێ بۆ ئێران نییە، لە سەروبەندە پەلاماردانە تزارە ڕووسیە لە گرتنە ئشقاباد و تورکمەنستانە لە ساڵە 1881 ماجرای دروست ئەکەن لە مردمانە ئەم سەرزەمینە کە مردمانە ئەم سەرزەمینە هیچ بەرداشتێکیان لە شتێ بەناوە وەتەن، کشوەر، چەمکێ بەناوە ئێران، چەمکێ بەناوە ناسیۆنالیزم نییە. بۆیە ماجرایەک دروست ئەکەن بەناوە ماجرانە کچەکانە قوچان تا بتوانن لە ژێرە ناوە پاساو هاوردنە کچەکانە قوچان کە گویا ڕعیەتە ئێرانی ناتوانێت باج و ماڵیات بدات تا ئاسف المولکێک هاتبێت لە جێ ماڵیات کەنیشک و ژنە جوانە کوچانی لە جێ ماڵیات گرت بێت و فرۆشت بێتی بە تورکمەنە سونیەکان و تورکمەنە سونیەکان بە ئەرمەنیە حیزەکان و بۆ لە فرۆشی ئەم کچانە بەکاربێنن تا بێت و سەرەتای هەوێنە شتێک کە لە ئێران پێی ئێژن مەشروتە. کەواتە وەختی تۆ ملەتێکت نییە کە ئەم ملەتە تعبیرێکی لە وەتەن، لە سەرزەمین، لە وڵات، لە دەوڵەت، لە میلەت و لە ناسیۆنالیزم بوێت، تۆ ئەڕۆی شتێک دروستەکەی بەناوە ئەوەی کە ملەتە بەخیرەتێکی ئیسلامی مەوجودە کە ئەم میلەتە بەخیرەتە ئیسلامیە لە مالکیەتی ژن و ناموسا تێ ئەگا کە سەرزەمین چییە. بۆیە بە سەرزەمین ئێژن مادرلەند، دایکە وەتەن. بەڵام حتا لەم چیرۆکە کرمانجە قارەمانەکان، کوردە کرمانجە قارەمانەکان کە بە گوێرەیە تاریخی قەرارە شاه عەباسی ئەمانەی بردووێت تا ئەمانە چارە ئوزبەک بکەن، سوارخاس و شەڵکەر و تفەنکی و کوڕەخاسن، بە پێچەوانە دەرەکەوێ ئەمانە نەخیرەتیان هەست، نەپیاگن، نەشون، نەباوکن، بەڵکو لە ئێزایە 5 قەران گەنم کەنیشتیان ژنیان خوشکیان ئەدەن بە حاکمێ بناوە ئاسف المولک. خۆ ئەگەر تا ئەگرا ئێمە تێگەیشتین کە خودە ئەم داستانەش تەناقوزی واتیە و درۆی واتیە بابە خەڵکێک کە خۆی کچە خۆی بۆ 5 قەران ماڵیات باوە خەڵکی ئیتر چه کامە غیرەت و کامە غیرەتە ناموسی ئەی جوڵێنێ تا دەرکێکیشی لە وەتەن بوێ. کەواتە لەگرا ناسیۆنالیزمێکی جەعلی بۆ دروستکردنە دەوڵەت ملەتە ئێرانیە بێ چیرۆکە، بێ ڕەوایەت،
کۆمپانیە هند شەرقی دەست پێکە هاوکاتە لەگەڵەمە. لە دروستکردنە جێگەیەکا بەناوە وڵاتانە عەرەبی دیاردەیەک سەرهەڵەدا لە جەنگە جیهانی ئەووەڵ و بەناوە شتێ بەناوە عروبە کە لەگرا لە سەرزەمینە نەجدا کە سەرزەمینە مقدسە موسڵمانانە نێ لە ئۆهدەیە کەسا هیچ ناسیۆنالیزمێکی نییە. دوو بنەماڵە، یەکێ بنەماڵەیە ئال سعود و یەکێ بنەماڵەیە شەریفە مەکە، ئەوەی کە کلیددارە مەکەس و خامە مەکەس و گزگە مەکە ئەدات و ئەمانە هەڵەبژێرن. خاندانە ئال سعود بۆ خاتریەوەی نەکەونە ژێرە هژەمۆنیە جیهانە ئیسلام و فوقەهای ئیسلامی ئەڕۆن ئەچەسپێنە کەسێ بەناوە حەمەی عەبدولوەهاب، کەواتە ئەبن بپەیڕەوە وەهابیزم تا بتوانن لە بەرامبەرە پێگەگە لە عولەمای مختلفە ئیسلامیە چه هند و چه عەرەبیە مەسر بوێسن. دەرنەتیجە خاندانە سعود دەست ئەگرێ بەسەر سەرزەمینە نەجدا و ئەبێت بە عەرەبستانە سعودی گویا دەوڵەت ملەتێ ناوگوزاری بوێت بەناو بنەماڵەیەک. ئەگرا چییە؟ ئەگرا نە دەوڵەت ملەتە، نە ملەتی هەست، نە چیرۆکە ناسیۆنالیزمی هەست، بەڵکو ئەگرا تەوێڵەی بنەماڵەیەکە بەناوە بنەماڵەیە ئال سعود. هاوکاتە لەگەڵ ئەمە لەگەڵ لەتکردنە کێکە شاماتە دوو کوڕە شەریفە مەکە، یەکێک بەناوە حسێن، یەکێ بەناوە فەیسەڵ، یەکێکیانە خەنە ناوە وڵاتی بەناوە ئەردەن و ئەیکەن بە مەلەک حسێن، یەکێکی تریان ئەوەن بۆ سووریە، لە سووریە ناکری تێبنی بۆ عێراق و ئەیکەن بە مەلەکە عێراق. ئێستا عێراق وڵاتێکی دروستکریاگە لەلایەن و کۆمپانیە هند شەرقیوە، پوڵەکەیشی ئانەی هندی کۆمپانیە هند شەرقیە، ڕووپیە ئەوەی خەڵکە سلێمانی ئیستەیچە ئێجە بەخوا ئانەم پێنیە هەنیە و سەردەمەسە. کەواتە ئەم عێراقە کە نە عەرەبێکی ئەو تۆی واتیا کە بەعدەن کۆمەڵێک عەشایر و مەشایری ئێشێ لە یەمەن و مەمەنە و بۆ بێرن تا فڕی بدەنە ئەم مەناتقە بەناوە غەرب و جنوبی عێراق، لە پڕێک ئاوێت و ساحێوە دەوڵەتێک کە پیاگی تیانیە و ئەم دەوڵەتە پیاەکی لە نەجدە حیجازەوە بۆ تێرن بەناوە فەیسەڵە ئەووەڵ، مەلەک فەیسەڵ. ئیستا تەمام دام و دەستگای حکوومەتی کێ دروستیەکە؟ بریتانیا دروستیەکە. دام و دەستگای بازارسازی کێ دروستیەکە؟ بریتانیا دروستیەکە. تۆ ئیستا لەم وڵاتانە کە ناویان وڵاتانی عەرەبیە دوو جۆر حکوومەتە وێنی، یا حکوومەت مەلەکیە یا حکوومەت کودتایی مؤسساتیە. یعنی چۆن؟ یعنی وەختی پێی ئێژن کە فڵانە وڵات لە ژێر ئیستیعمار هاتە دەرەوە، کێ لە ژێر ئیستیعمار تێدێتێ دەرەوە؟ کێ تێدێتێ دەرەوە؟ مؤسسات ئیستیعماریەک کە ئەم وڵاتانە هیچ تعبیرێکیان لە دەوڵەت نییە. بریتانیا هات کە مؤسساتە ئیستیعماری بۆ دروستکردن یەکێک لەوانە ئەرتەشە، کەواتە کودتای سەربازی ئەوێت و هەوێنە ئازادسازی و لە ژێر ئیستیعمار دەرهاتنە شەعبە عەرەبی. تۆ ئەمە لەکوێ ئەوێنی؟ تۆ ئەمە لە مەسر ئەوێنی کودتای سەربازی، تۆ ئەمە لەکوێ ئەوێنی؟ لە سووریە ئەوێنی کودتای سەربازی، لەکوێ ئەیبینی؟ لە لیبی ئەیبینی کودتای سەربازی. ئەردەن خاندانە مەلەکی، وڵاتانە کەندا و خاندانە مەلەکی، یا ڕژیمهای کودتایی یا ڕژیمهای مەلەکی. لەناوە چی؟ لەناوە جیهانە ئیسلامە عەرەبیەکە، لەناوە عروبەیەکە کە دروستیکەن. ئیستا لەناوە ئەم عروبە لە 20 خوردەیە وڵاتە تۆ یا خاندانە مەلەکیت هەست یا ڕیاسەت جمهوریە کودتاییت هەست. ئەمە بە هیچ تفێک و بە یەک نالکێ، بە هیچ تفێک و. خۆب ئەگەینە فرازە عروبە، فرازە عروبەیە کە بە جەمال عەبدولناسر دەست پێیەکە. فراز عروبەی جەمال عەبدولناسر کە ئیستا عێراقێک مەوجودە کە ئەم عێراقە کودتای عەبدولکەریم قاسمی تیا کریاگە، فەیسەڵە دووەم کوژیاگە و بووگە بە هەوێنە ئیستقلالە عێراق. ئیستا واردە بازنەی ئیتحادە عەرەبی ئەوێت لە پێناسەکردنە ئیسرائیلە تا بتوانێ هویەت و شناسێکی عەرەبی بۆ وڵاتانە عەرەبی دروست کاوەگەنە عێراقی بوون هیچ معنایەکی نییە، مسری بوون هیچ معنایەکی نییە، ئەردەنی بوون هیچ معنایەکی نییە، عەرەبستانە سعودی بوون هیچ معنایەکی نییە.
ئەگەر عروبە نەوێ و چیرۆکە هاو بەشە عروبە نەوێت. ئەمە شکست دەخوا و بە سەکتەکردنە ئەوەی جەمال عەبدولناسر تەواو ئەوێ واردە فاز دووەم ئەوێ. فاز دووەمە تئۆریزەکردنە ناسیۆنالیزمە عەرەبی لەلایەنە میشل ئەفلەق کە دوو شاخەی حیزب بەعسە ئیشتراکی سوودی و عێراقی لەیەوێتەوە. ئەم دوو شاخەی سوودی عێراقیە بەدەلیل هەبوونە چهرەیەک بەناوە سەدام حسین باڵە عروبەی ڕاستە میشل ئەفلەقی لە عێراقا ئیدعای ڕەحبەریەتە جەهانە عەرەب و عروبە ئەکا و شەخسیەتە سەدام حسین ئەم کریدیتەیان پێ ئەدات. لەبیرتان نەچێ 1979 سەدام حسین کەسێکە کە لە جەلسە مەشهورەکەی حیزبی بەعسە بە هەڵگیرسانە سیگارە بەرگەکەی ناو ئەسامیە کەسگەلێکە خوێنێت و کە ئەروەنە پشت دیوارەکە و تیرە بارانیانەکەن وا ئەیژن کە ئەو شەوە سەدام حسین 1000 نەفەر ڕەفیق حیزبی ئەکوژێت. و ئەمە ئەوێت و هەوێنە ئەوەی کە ئەمریکا و ئینگلیس خیاڵیان ڕاحەت ئەوێ کە ئەم پیاوە ئەتوانێ عێراق کۆکاتۆ خاوەرمیانە دانەیە گەردەن کڵۆفتی گەرەکە کە گەرەکیسی کۆی کاتۆ. ئەمەی کە عێراق جەدید دروستەکات لە مطالعاتە خانمێکە بەناوە گەرتۆڵد بێڵ. خانمە گەرتۆڵد بێڵە تێت عێراق مطالعە کاگرایژی گرا سەرزەمینێکی عەشایری عەشیرەیە و ئەوە پێشنەهادە کوڕەکانە شەریفە مەککە ئەدا. مەتۆدە خانۆمە گێرتۆڵد بێڵ ساڵە 2003 دووبارە لەلایەنە ژنڕاڵ پەترایاس لە عێراق تەطبیق ئەدرێتەوە. ئیسەبابێنە سەرە ئەمەی کە چه خەبەرە. ساڵە 1979 لە کاتێکە تەمامە وڵاتانە عەرەبی وانە ناوە سێکولاریزما ئیخوان المسلمین لە مەسر سەرکوت بووگە ئەنوەر سادات وا لە سەر دەسەڵاتە لە پڕێکا لە ئێران شتێ دروست ئەکەن بەناوە شۆڕش گەلان. بۆ تێگەیشتن لەمەی کە شتێک کەس بەناوە شۆڕشە گەلان لە بیرتان نەچێت لە ئێرانە ئەوەی کە پێی ئێژن سەرکەوتنە شۆڕش تەسلیم بوونە ئەرتش و دەخاڵەت نەکردنە ئەرتشە لە ئەمرە گۆڕینە دەسەڵاتە. ئینقلابێک ڕووی نەداگە، موسساتە دەوڵەتیەک لە بین نەچووگە، مقاومەتێک نەکریاگە. ئەمما یەک مهرە ئەیتوانی تەمامە بازیەکان بگۆڕێ. ئەرتش بۆت محەممەدە خاتەمی زاوای حەمەڕەزای پەهلەوی فەرماندەی نیروی هەوایی فوتباڵیست زاوای حەمەڕەزای پەهلەوی ساڵە 1354 لە حادسەیە کایتا ئەکەوێتە خواروە ئەمرێ و هەر ئەو وەختە مەترەحیەکەن کە ساواک و خاندانە سەلتەنەتی لە کوشتنە محەممەدە خاتەمی و ئەرتش بۆت محەممەدە خاتەمی دەسی بوو. ئەگەر محەممەدە خاتەمی بمایە تیمسار فەردووست ئەو کەسە نەبوو بتوانێ ئەرتش تەسلیم کات، نێتوانی. ئەمە محەممەدە خاتەمی ساڵە 54 کوشتیا و کوشتیان. چواردەی ئابانە ساڵە 1357 حەمەڕەزای پەهلەوی هاتە ناوە تەلەڤیزیۆن دوای کوشتارە دانیشتجویان. وتی من دەنگە شۆڕشە ئێوەم بیست ئێستا بۆ ئەوەڵین بارە بە هەنێ ڕاوڕوو و قرموقاڵە ناوە خیابان کە هیچێک نییە خودە حەمەڕەزا پەهلەوی پادشاه و شاهنشاهە ئێران بزۆرگ ئەرتشتارانە ئێران خۆی لە تەلەڤیزیۆن ئێلامەکە ئەمە ناوی ئینقلابە. شا ناوی ئەنێ ئینقلاب وەگەرنە ناوی ئینقلاب نییە، ناوی شۆڕش گەلان نییە بە قەوڵی ئینقلاب ڕڤلوشن. شای ئێران ئێژێ ئێمە ناوی ڕڤلوشنە. شا ئێژێ تا ئێستا ئەوەی لە ئێران کریاگە فەساد و گە جنایەت و گە ئەشکەنجە و گە ڕاوڕوت و گە من بە مەردەمە ئێران قەوڵ ئەدەم بە گوێرەیە قانونە ئەساسیە ئێران کە سەلتەنەت موهیبەتێکی ئیلاهی و هەدیەتێکی ئیلاهیە کە لەلایەنە خەڵکەوە دراوە بە من خۆم ببە من بە ڕەهبەرە ئینقلابە مەردمە ئێران. یعنی شا ئێستا خۆی گەرەکێ ببێ بە ڕەهبەرە ئینقلابە مەردمە ئێران. کەی چواردەی ئابانە 1357 شا دوو دەحفەگەرەکێسی خۆی ببێ بە ڕەهبەرە ئینقلابە ئێران. شا نازانێ دەسەڵاتی شەکلیە فرە حەزەکە ڕەهبەروی و ڕەهبەرە ئینقلابی و شای ئێران. 1342 ئەوەڵین ئینقلابیەکە بە ناوە ئینقلاب شاه و مەردم، ئینقلاب سفی. ئەو ئینقلابەی وە عەبدولکەریم قاسم لە عێراقا کردی تەقسیمە ئەرازی.
تا بتوانێت جەمعیەتی شاری بۆ دەوڵەتە نەوبونیانە ئێرانی دروست بکات تەبعی بۆ بێرێت. هەرو کارەوا لە عێراق بەردەوام بوو تا ئێستاش بەردەوامە. کەواتە تۆ دەوڵەت ملت سازی ئەەکەی تا ملت سازی بکەیت تا تابع سازی بکەیت تا خەڵک لە وەزعیەتە دەورانە قدیمە خۆی هەڵتەکێنی. دەست بەجێ ئەربابە ئەمریکایی بە خومەینیە کە خەریکە دروستیەکە سێرە عەلی زەیدیکەن سێرە ئەحمەد شەرعکەن. خومەینیش هەروە دروست کردیا گویا ئەو موقع کەس نەبوو کە تەرکیز خاتە سەرەوەی کە خومەینی کێس خومەینی حیچێ نەبوو. لە مستەندێکا کە BBC دەرمەوردە سادق و قوتبزادە ئەنجومەنە ئیسلامیە دانشجویان ئێرانی لە ئەمریکا سادق قوتبزادە دروستی کرد. سادق و قوتبزادە ئێژێ تا بەهارە ساڵە 57 هیچ کەسێ لە دنیا خومەینی ناناسێ، لە ئێران خومەینی ناناسێ، نایناسێ. تا فراز حەڵقەیە پاریس و حەڵقەیەکە لە دەورە خومەینیان لە پاریس تەشکیل دەوێت. حەڵقەیە بەنی سەدر لە پاریسا و پاشان هاتنە ئەوانە لە ئەمریکا بەناوە ئیبراهیمە یەزدی و سادق قوتبزادە و ئەمانەی کە لە خومەینی دروستیەکەن. بمەحزە ئەوەی کە شائێژێ من ڕەهبەریەتە ئینقلابە گرمەستۆ ئەربابە ئەمریکایی و ئینگلیسی بە خومەینی دەستور ئەدەن ئیجازە نەدەی داهاتوویە ئێران دوای ئەم لەحزە دروستبوونە بۆشاییە دەسەڵاتە بۆشاییە دەسەڵات لە شکانە چیرۆک دەست پێەکە. ئەم خەڵکەوە ئەقلی نییە، نازانێت سیاست مەدار نییە، نازانێت بۆشایی دەسەڵاتکەیە. ئەم خەڵکە کە خۆی دزوێت و قەبارەی بچووکوێ بۆشایی دەسەڵات زەمانێک گەوێنێ کە پۆلیس لە خیابانەکانە نەوێ ئەم بتوانێت ڕاوڕووتکە. لە کاتێکە بۆشایی سیاسی کاتێکە کە تۆ چیرۆکە تا ئیستەیی خۆت باتڵ ئەەکەی و داهاتوو تەخەیل ئەەکەی وەگەرەکتە ناوە داهاتوو بنی. تۆ تا ئیستە ناوت عەلی وگە ئێستا ناو عەلی لە خۆت لا ئەوەی گەرەکتە ناو خۆت بکەیتە هەڵگورد. خومەینی ئەکەوێتە ڕەتدانەوەی ئەم پەیامە شا. حملەی پێئەکا سوارەمە لە شا ئەوێت پەیام ئەدا بە ئەرتشیان، پەیام ئەدا بە ملت نەچنە ژێرە باری درۆ ئەکا فاسدە بێشەرەفە. ئەوڵەن جوابە پەیامەکەیدات و دووەمن شا وادار ئەکا شا حکوومەتە نظامیەکی تەقولەق دروستکا کە زۆر تەقولەقە. شاب مەجبورەوێ پێشنەهات بدا بە جبهەیە ملی ئەیدەیەک بەناوە ئۆپۆزیسیۆنە ئێرانی کە 12 نەفەر نیەن بیان کات و بێریتیان ڕازیان کات تا ئالتەرناتیڤە دوای the day after دوای ئەوەی کە چیرۆکە ڕژیمە مستەبەدە شاشکیاگە ئیستە کەسێک وەکو کەریمە سەنجابی و جبهەی ملی بێت و بتوانێت غوسڵە تەعمید شا بدات. شا بە دەرایەتێکە لە خۆی نیشانی ئەدا بەو ڕەهبەریەتە کە گەرەکێ لە مردمە ئێران بیکات ئیستە ئەڕوات تەکنۆکرات گەلە ئیخراج بوو گەلە دەسەڵات تەحتە ناوە ئەحزابە دەرکریاک کە ناو لە 12 نەفەر لە ژێرە ناوە جبهەیە ملی کە تداعی کۆنەندەی مصدقە ئاغای دکتۆر کەریمە سەنجابیە کوردە کرماشانی ڕەهبەرە جبهەیە ملی بێرێت تا ئەو نەخۆست وەزیری بگرێتە ئەستۆ. خومەینی و ئەربابە خارجی دەستور ئەدا بە جبهەیە ملی کە جبهەیە ملی نەچێتە ژێرە بارە ئەمە. جبهەی ملی ناچێتە ژێرە بارە ئەمە. شا مەجبور ئەوێت بەرگە ئاخر بۆ خاترەوەی کە دەرچێت هەر لەم جبهەی ملیە شاپورە بەختیار بێرێ. هاوکاتە لەگەڵ ئەمە خومەینی نایەڵێ شا داهاتوو بیر لێ بکاتۆ. دەرنەتیجە شا شۆرای سەلتەنەت دروزەکە، خومەینی شۆرای ئینقلاب دروزەکە. فۆرەن دەست بەجێ ڕۆژی دوای ئەوە شا تەسمیمە گیرێت کە لە ئێران بڕواتە دەرۆ. خومەینی فشار تێرێت بۆ عەلیە تێهرانی ڕئیسە شۆرای سەلتەنەت لە پاریسا من چاوم پێت ناکەوێت تا ئیعلام نەکەی شۆرای سەلتەنەت غەیرە قانونیە. خومەینی بە زمانە قانون قسەیەکە. شا دەوڵەتە بەختیار بە عنوانە دەوڵەتە ئەڵتەرناتیڤ بۆ گوزار و تێپەڕینە لە دەورانە ئستبدادە شا دروزەکە. خومەینی دەوڵەتە موقەتە بازرگان و جبهەیە ملی و نەهزەتە ئازادی دروزەکە. مەهدیە بازرگان، سەحابی، ئیبراهیمە یەزدی
دكتور كريم السنجابي والشهرة قال ملي مذهبي ونهزة عزادي خميني نايل الشام تصور آيان دبكا والترناتيف الشا بو گزار لدوران استبداد وخلق قدرتي كإيجادي كرقة شاپور باختيار حيج لعودرتي من مرغ توفانم حيج لعودرتي وآغاي باختيار در أجيد وأرتش إعلام بيترفي أكا وناوي أن ينسر كوتن انقلاب إيران أما سركوتن انقلاب إيران لو لحظة كدس بيكات كوماليك سردرتيرن وخميني ذاتناكا بيجيت من صاحي وأمامك ناوي انقلابه خميني الله تقوم لقرا مجاهدين خلق سردرتيري مجاهدين خلق تمام تتمية مجاهدين خلق للزندانة كآزادوي سي ديمانغ صالة 1357 تعداديا ناكات صانفر نيين بسمبات وبأعزاء وبكوميتي مركزية مجاهدين خلق للزربات كان لصالة 1355 إخوان نقصد نفرنيا لإيرانا هروا شركاي فدائية خلق هروا حزب تودا وهروا جروب كانوا جريانات قالي كلا بستوية بهمن صالة 55 دواي ساعات الدو كأرتش إعلام بترفيكا سردن تيرن خميني سوى لقوم وإشي برواتقم أما خميني بازوي نظامي بو قبضة كردن قدرت نية لقاء اتفاقي كبير خميني تشتيكي بناوه بيروكي انقلابيني خميني ششمانك دواي بيستدوي بهمن 57 دوغانة ودوغانية مستكبر ومستزعف بزمان تيري حيج تبين نظرية كيشي ناكات بيستوسي بهمن 1357 شركاي فدائية خلق مجاهدين خلق سفارة أمريكا أقرن إبراهيم يزدي بعنوان وزير خارجية دولة مؤقت ببردن كوميتا هاي انقلاب الروابيان شول أكا وسفارة أمريكا أقريتو سيانزي آبان 1358 دانشجویان پیرو خط امام سفارة أمريكا أقرن بي اجن تسخير لاني جاسوسي خميني حمايتي ليكا بازرگان استعفاء دا دوران دولة مؤقت تمام اويت والرفراندوم الجمهورية الإسلامية شيان بردقى سبرو لقاش اتفاقي بكوي لخاورميانا بو أولين بار لخاورمياني السكولارا دولة فرقي دروس اويت لجيرنا دولة انقلابية بتئوري دولة انقلابية بتبيين نظري دولة انقلابية لجير وهم التلفيق كردنا أدبيات الشاب سوار بريك مشت استعارة هاي قنق فاسد بناو إسلام وبتايبتي إسلام الشيعة استبع أدبيات الشاب شيعة أكريبة انقلابي أكريبة انقلابية زد صلاة خلافة إسلامية سني هلويك بعدن عبد الله أجالان لكتي وكان يا إشاري بيكا لقيام أبو مسلم خراساني تابابك خرم دين تا يكل دوايك تحت ناو خيام عليه خلفاء إسلامي أكي أما دروس كردن ميجو يكي جعله تابو أولين بار دولة فرقي لخاور بيانا العصر الجديدة لجيل دس خميني تشكيل بيه دروس كردنا قائلية تركمان صحراء دروس كردنا قائلية كردستان دروس كردنا حزب الديمقراط وكوملا در آو يشتي دروس كردنا بازوي نظامي بو خمينية بو خاطري وين ما تيبقن وبزانن أعم هاشو هو شي بدور كرد بازيا أكري بنش قرار ناجي تو إيش بزاني كاربورد حزب چيه حزب بو چيه حزب نهاديك كلا بربركانية ديمقراطية دسالاتا لساختار دولة ملتية كرسية كان مؤسسات إجرائي أقريت سازوكارة أما حزبه كتو حزب دهس يعني تو بجدار أكن وقت تو إجي ساختار ديمقراطية تحزبه برورالة بخاطرية وسبتواني بجداري بكي لانتخابات دنگ خلقي بقري تا بتواني كرسي قل مؤسسات إجرائي إشغال كي صالة 1357 عبد الرحمن قاسم لو أولا أعزايا حزب الديمقراط بآزادية قنية بلوريان حزب الديمقراط شاخية كردستانية حزب تودية إيرانية
لانتخابات يعني استا إيران ولا ناو شرايط فروباشي رجيم بهلوية تمام مردم إحساس آزادي أكا خلق نبين راو خلق حزبوك بجي كردو كردستان لا ديبيان شارستان شايب و شازاده گيرا و هزار دستان استا گشتي ازاني شان نماغه شرايط وازبوغا خلط شكو برنو جيسيق الكسدسو كوميتهاي محلات مختلف وشارقل مختلف لناو كردستان وقومي كرياقي شادرو زويت استا حزب ديمقراط كناوي أن محبوب ترين حزب قورة ترين حزب مهم ترين حزب كرد استا إشي بمبري خلقه وبم وبم محتواي سياسي كاسي بتواني لم خلقه دنگ الصدر سد بقري مقرا ما حزبك قاضي محمد نيه قاضي محمد كان باوك الناسيوناليزم كل لكاتيكا كخوي جزء آورندگان مؤسسات الدولة الإيراني لقشتيان نجريستر مدرسة لمحابادا تو اگر باوك الناسيوناليزم كردبي مؤسسية مدرسية دولة إيراني نايري تمهابات كخلق دا أبوسيني وإنساني يقدس تتابع الدولة الإيراني دروزكا تو ناوي تباوك الناسيوناليزم دي إما ناسيوناليزم ناناسين مشكل مردم بدبختين حريمانية يا مؤسسية داد دولة إيراني كياساي دولة إيراني بواتبرو تا زور دس دولة إيراني نشان با سال 1358 دولة موقت گرکیسی پیشنویس قانون اساسی بنووسێت بۆ خاتی ئەوەی پیشنویس قانون اساسی بنووسێت تا نیشانی بدا ئەمە ئینقلاب مردمیە هەڵبژاردنێ دەست پێ ئەکات تا بتوانێت ئیلیتگە نخبە یعنی ئیلیت نخبە یعنی ئیلیت نخبەگانە خبرگان پیشنویس قانون اساسی ایران کوب کاتو تا ام نخبگان و خبرگان ایرانیه کوبون و پیشنویس قانون اساسی ایران داهاتو بنووسن حزب ديمقراط بشداري اكاد لما بو ايوه جالبه كم حزب ايوه ادعاء كان خيلي دسي تشوغو خلق آزاد بوغو استا حزب ديمقراط قانونية ووهلنا وبربركانية دا صلاة وكرسية انتخابات وامانة كسنا ناسي عبد الرحمن والسوق مشهور بقاسم له لشار ورمي لأستانا آذربایجان غربي كسي كرسي خبرگانه پیشنویس قانون اساسي دان الياقة بالرقابة انتخاباتي لم حزب ديمقراطة فقط عبد الرحمن وسوق دمتيري نلا سقز نلا مهابات نلا السنة نلا أستانا كردستان نلا أستانا كرماشان نلا أستانا إيلام حزب ديمقراط يك كانديدي تري دنگ نايريت وكانديدينيا دنگ نايريت يعني عملا شتي بنا وحزب ديمقراط لشرايط الديمقراطيكا ككرسي كسنوق الرأي دانين حزب ديمقراط قدرته قلتنا الدنجي لخلق نية نيسي ده النتيجة حزبك حج كار كرديكي ديمقراطيكي نية لآرماني ترين شرايطها حزب ديمقراط بخلق بظهور جيجا بأصلحة بدس دواي كونغري شوار 2000 نفر نيبي مسلحينية رجيم إيران نماغا شا نماغا شرايط انقلابية عندي شغلة انقلابي انقلابات الجهانية دهي الشصة أوروبا جهان قشتي دسي لاغس دسي يكتري دوران الجنگ فيتنام دوران الجنگ كوربوغا دوران أدبيات الشبه حزب ديمقراط 2000 نفر نيبي مسلح ناقلي من امان موت لبر اوي بفا من رودا وكان شكليه كواتا استو وقت حزب ديمقراط حليو اخاتو احزاب كردي حليو اخنو للشرايط الديمقراطيكا حج كامله معنا لسنوق الراي ناي ندرو امانه محتوايان هز برنامجان هز نقصيان هز حجك يانيه لحيد شرايطك ديمقراطيكا حيج نفرك يعني لسنوق الراي ناي تدرو كاربوردێکە بۆیان دروستەکەن ئەوەسە کە تەثبیتە قدرەت خمینی بکە لە تارانە بۆیە شەڕ ئێران و عێراقیشی بۆ دروستەکەن تا دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە شیعەیە ئێرانی بتوانێت کرۆکە عروبە بشکێنێت ناتوانێت کرۆکە عروبە بشکێنێت دەوڵەتە شیعەیە ئێرانی قدرەت خمینی یەکدەست ئەکرێت ئەمما کرۆکی ناشکێت
ئەوانە تانەوە ساڵە 57 لە بیر نییە تەمامە جریاناتە سیاسی یەک لە دوای یەک فرادرێنە دەرەوە. مهمترین جریاناتی وەکو چریکای فەدایی ئینشعابیان تێیەکەوێ، ئەکسەریەت و ئەقەلیەت تێتە کوردستان لەوێ بەشێک لە فەرماندەهی جەنگهای نامونەزەم. ئەقەلیەت چەپ ئەیکات، فەدایان ئەقەلیەت ئەیکات، و بعد باڵە چەپەکانی تر وەکو پەیکار و ڕاهە کارگەر و ئەمانە کە گشتی کۆئۆنۆ لە کوردستانە. مجاهدینە خەلق بەدەلیلە هەبوونە سەبقەیە بەر لە انقلاب و شهرت پەیاکردن لە چەندین دانە تەرۆر شەهریە و کوشتنە سەلانیان وەکو حەنیف نژاد و ئەوانە ناوبانگێکیان هەست بە سورعەت ئەتوانن بەدەلیلە ئاشنایی بە وەزعیەتە چریکی شاری ئەتوانن بە سورعەت سازماندەهی بکەن و بازووی نظامی دروستکەن. ئەبولحەسەنە بەنی سادر کاندیدە خومینی ئەوێت و ئەوەڵین ڕئیس جمهورە ئێران بە حمایەتە خومینی. باڵت دەروونە دروستکردنە دەسەڵاتە جمهوریە ئیسلامی تیر ئەگرن ئەبولحەسەنە بەنی سادر بخەن و ئەیخەن. مهمترین شهرەیان بەهشتیە و بەنی سەدرەخەن. بەنی سەدر دەرەچێ ئەدەن لە مجاهدینە خەلق واردە فازە مسلحانە ئەون تا لە دوای ئەمە دەفتەرە حزب جمهوری ئیسلامی بتەقێنەوە لە کاتە ئەمە 72 نەفەر ئەمرن. جالبە بۆ ئێوە نەڕەفسنجانی نەخامنەئی کە جزء حزب جمهوری ئیسلامی 10 دقیقە چارەکێ بەر لەوەی جمهوری ئیسلامی بتەقێنەوە حزب جمهوری ئیسلامی بتەقێنەوە لە مەحەل دەرەچن و بوومگوزاریەکی عەزیم کە ئەیخەنە ئەهدەیە کەسێکی مجاهدینە خەڵقی بەناوە کولاهی ئەخەنە ئەستۆیە ئەو. تا لێو دووە کوشتن و تەقاندنەوەی دەفتەرە نەخست وەزیری کە با هونەر و ڕجایشی تیا ئەکوژن تا ئەم حەفیە ئەم دوو ئەحمەقە تیا دەربێت بەناو ڕەفسنجانی و خامنەی. ئەمە لە ناوچەکە چه اتفاقێکە کەفێ لە ناوچەکە فێرقەگەرایی ئەوەڵ دەحفە بە دەوڵەتە ئێرانی دەستپێکە لە کاتێکا کە سەکولاریزم هەموو خاوەرمیانەی گرکەسۆ تو ئەسڵەن جێگەیەکە نیە ئیخوان المسلمین لە کانونەکەیە لە مسرا سەرکوت کردیاگە کە فەرازەکەی ئەگا بەکوێ بە ترۆرە ئەنوەر سادات لەلایەنە خالدە ئیستانبولی لە کاتە دینە سانە لە ئەرتەشا لە کاتێکا کە لەگەڵ ئیسرائیلە دوای ئەوەی کە ئەڕواتە کەنیسەی ئیسرائیل ئەنوەر سادات معاملەی فلستین و عروبە ئەکا و فیشەکە ئەنێ بەناو چاوانیوە خالدە ئیستانبولی ئەنوەر سادات ئەکوژێ ئەرتش حسنی مبارەک تێد جێگەی ئەنوەر سادات ئەگرێ و ئەرتشە مەسر تەمامیەتە ئیخوان المسلمین ئەگرێ ئەز جملە ئەم ئەیمەنە زەواهریە پەلکێشە ئەمانە ئەکا گشتیان فڕە ئەداتە پاکستان بۆ جریانە ماجرایە تەجاوزە ئەتحاد جەماهیرە شەوروی عەلەیهە ئەفغانستان و دروستکردنە جەنگجویانە عەرەب ئەفغانی لە پاکستانە. لەوێسە ئوسامە بن لادنی سەر دەرتێرێ تەمام ئیخوانیەکان و ئیسلامگەراکان سەر لە پاکستان دەرتێرن بۆ جبهەیە جەهادیە ئەفغانستانێک کە ئیستا ئەمریکا خەریکە سەرپەرستی ئەم شەڕعەکات تحت ناوە مجاهدینە ئەفغانی. هاوکاتە لەگەڵ ئەمە بۆ دروستکردنە چهرەیەکی گەورە لە دەوڵەتە ئێرانی لەگراسە تۆ ئەزانی وەختی چارە عێراق ناکا دەوڵەتە ئێرانی ئەلبابە ئەمریکای سەدام حوسێن وادار ئەکات کە تەسلیم بوێ ئاتەشبەس ئێلام کە عەلا ڕەقمە ئەوەی کە ئەرتەشە عێراق وا لە ئەوجە قودرەتە و هەڵەبجە ئەکەنە وەجه المسالحە تا خومینی لە تارانە نەکەوێ. ئیستا با کۆرنۆمەتری بینە دواوە 1360 یا 61 ئەگەر اشتباه 1983 شارە خورڕەمشەهر ئازاد دەکرێ. دوای ئەوە ئیتر کەس حازر نییە بڕواتە جبهە شەڕکات. ئیسرائیل حملە ئەکاتە لوبنان گەرەکێسی سازمانە ئازادی بەخشە فلستین لە لوبنانە دەرکا بۆ چون لە بەیروتەوە پەلامار ئورشەلیمە درێت سنوور دیاری نەکریاگە بۆ ئیسرائیل ئەگرا گشتی فلستینە شاماتی ناوە. دوای ئەوەی کە ئێران خورڕەمشار ئەگرێتۆ ئەرتشە ئیسرائیل 2 هەفتە بەعدی بەیروت ئەگرێ. مارونیەکانە لوبنان سەبرا و شەتیلا ئەخۆڵقێنن.
دولة إيراني أحمد متوسليان أهنيري أحمد متوسليان أكوجن سرتاي دسبي كردن شتيك بناو حزب الله بهاوكارية حافظ أسد رجيم السورية لا حزب أمل جهاد إسلامية عماد مغنية هزار نصوهش تاوسي مرنز أمريكاي للصبقاها مرنز أمريكاية دو صوت شهلو يك نفر مرنز أمريكاي سيو خورده نفر سرباز فرنسوية حافظ الصلح اتقين وبدون بومبوزارية انتحارية سازمان بناو جهاد إسلامي كبعدن نابي أويتو حزب الله بس سربرستي شخصي بناو عماد مغنية قشتي أزاني كار سوريا وكار آية الله خميني وبو أولين بار تشكيك بناو تشك خوكوجية إنسان خوكش لناو أدبيات الشيعية بدون تأورية انقلابي دروزكري هر استوى بخاطري ويفو بكري تجير بشار أسد حافظ أسد والرجيم خميني اتفاقات يكل دواي يكل دنيا رو أدات تا أمان الزلوزل تربكنو هزارو نوصل هشتاو بنج قروغانجيرية فرودقاه الروم للايانا عدي فلسطينية وكبكوجيانة ديان نفر وزخمي بون انه ودو 9 نفر تواو اوي وتشوار نفر وسي نفر لمهاجمين امرن تمام الدسكاهاي امنيتي اوروبا اجن كار السورياز وايران امريكا وبريطانيا اعلام كان كار ليبيا وكار معمر القذافية تقاندنوية كلوبيك 1986 ابريل 1986 لبرلينا برلين غربي للايانا جريان قلم مختلفة وفلسطينية دي سانوة دسكاهاي اطلاعاتية غربيجن كار سوريا وكار ايران امريكا وبريطانيا اي خنم معمر قذافي ابريل 1986 ليبي بومبارانا كان معمر قذافي اعلامك حناي كنيشك تشوار مانجي لبومبارانا اكو جيت معمر قذافي إيزولا بوغا كس حوالي نابرسيت بو خاطري اوي سوريا وإيران قوريكي حرشيك اوي خيتم ملا قذافي تا ماجراي هوا بيماي لاكربي دي سانة وكار السورياس دي سانة والرابورتا كان جنكار السورياس وكار إيران وكار محور شيعس كتو قرقت اليو دا محور مقاومتي لدروسكي وانحسار دجمنايتي تك إسرائيل بقلت أسلو خب حزب الله لبنان دروزه كان حزب الله لبنان بو دروزه اوي بو خاطري اوي سنور دروز كا بو اسرائيل بي سنور اتر است سازمان صافي كوالا تونسا سازمان آزادي بخش فلسطيني كوالا ناو تونسا اتر لبيروت وحمله ناكري بو اورشليم ادعا واسا كنا يلين دا اورشليم وبين بيروت بقرن عملا سنور بو اسرائيل دروزه كا تابتواني للجمعية كم 600,000 نفرية لبنان الشيعة استبتواني ريجية جمعية الشيعة للبنان بقينة 17% ببولة دولة إيراني بش إيالات متحدة أمريكا ودولة حافظ أسد ودولة علوية سوري كيست جمعية الشيعة بيوتو حدود 6 مليون نفر امتراتين للبنان أبكى شيعية هالدرياغ السبيون اللبناني استأويتو صاحب بول شرخية تجارة قاچاق النيو دولتي تجارة السكس تجارة مواد مخدر تجارة أسلحة وأمانة ببولة شي دروس كريان بسازمان دهي النيو دولتي إيالات متحدة أمريكا اتحادية أوروبا بريطانيا وبتشكيان كدولة إيران ودولة أسدوي كواتا كروك عروبة شكيا كروك عروبة بتشيشكيا بالروخانة اتحاد الجماهير الشوروي بلا ماردان صدام حسين وشر الخليج دورية أول عروبة كروكيشكيا توبيكاتي عراقي كدروس كدقا بأكثرية الشيعة وبحكومة أقلية السني توبيكاتي اكتس لسوريا بأكثرية السني وأقلية حاكمة علوي فورمه جهان امرو اشي بقوريت دولة ايراني دوچار بحران ساختارية بردوام كردن الدسالات اللي زا اشي فاز سوى دولة ايراني تعريف كريتو من آماجن بعروبة كردنم كرد عروبة محتواي سرزمين هاي اسلامي عربي بو محتوا كيلي اسيني ناور روكا كيلي اسيني استامانة چين حيج
هیچ عێراقی بوون هیچ معنایەکی نییە سووری بوون هیچ معنایەکی نییە ئوردونی بوون هیچ معنایەکی نییە هیچ مانایەکی نییە کە تۆ ئوردونیت مەگەر پارەکەی گیرفانت معنات پێ با مەگەر دینارە عێراقیەکان معنات پێ با یعنی بروکراسی پول ترانزەکشن مبادڵە ئیستا هەرو خاوەرەمیانە وا تامبارەک ئێژێ لەگران نەیشن دروستنەوگە نەیشن مەوجود نییە خەڵکیان نوێنەری خۆیەتی یا عەشیرەکەیەتی یا شارەکەیەتی ئەمانیشە نەماکە ئەمانە نەماکە ساڵە 2003 کە ئیاڵەتە متحدەی ئەمریکا تێت ڕژیمە سەدام حوسێن لابوات شتێکی بەناوە ئیقلیمە کوردستانە فاسدە لە گەمار و دریاک دروست کردگە تا کوردە قەومی ئیتنیکی لە پێگەی قەومی ئیتنیکیە داپڵۆسێنێت لە ژێرە ناوە خەڵکە لە گەمارۆ تا بتوانێت کانونە فسادێ لە شکست وێت کانونە فسادێک وێت لە تواندنەوەی چەمکەی بەناوە چەمکە کوردە قەومی ئیتنیکی هاوکاتە لەگەڵامە بۆ داپۆساندنە سنیە لەسەر دەسەڵاتە 80 ساڵەی عێراقا ئێشێ ڕەوایەتە شیعەیە پرۆکسیە ئێرانی بێرێتە ناو تا دایپۆسێنێت دەسەڵاتە سنی پۆلبری مرتێرێت دیباسیشن دەست پێکات ئەرتشە عێراق باتڵەکەن و ڕەفیق حیزبیەکان ئەکەنە دەرو زرم و زارم لە عێراق دەست پێکا سپاه بەدر جێشە المەهدی یەک لە دوای یەک کەتائب شیعە واردە بازیەکە ئەون شەڕشی ئەو سنی دەست پێکا لە عێراق ئەبێ بە فرقەگەرایی عێراق تەقسیمەکەن لە ژێرە ناوە فرقەگەراییە بە فرقەیە سنی فرقەیە شیعە وە کورد پس کە عێراقی بوون هیچ معنایەکی نییە ئیستا فرقەگەرایی سنی و شیعە و کورد دروزەکەن هیچ معنایەکی نییە تێن لە ژێری چیا خڕیەکەن و لە ژێرە ناوە دەوڵەتە یاسا عێراق نوین وەلی عێراق نوین دەوڵەتە سکتی فرقەیە کۆمەڵی کانونگە لە بەرساختەیە عەشیرەیە بەرساختە فرقەیە بەرساختە است کە خەریکن تەوازن ئیجادەکەن تا لە ژێرە ناوە بڵاوە پێدانە پوڵە لە ناوە عێراقا چەمکێ بەناوە عەشیرە پەیوەندیە خوێنی سۆزە خزمایەتی ئەخلاق فەردی تعتیلکەن لە بینی بوون ئەوەی لە عێراق دروستیەکەن مرۆڤ وەفادارە بە $1 ئێستا لە عێراقا عەشیرە بوون هەموو شتێک ڕووکەشیە عەشیرە مەوجودە بەڵام کەس باوەڕی بە عەشیرە نییە هیچ کارکردێکی نییە برا بۆ برا ئەکۆشێت ژنەکەی بخوازێ پوڵەکەی بدزێ ئامۆزا بۆ ئامۆزا ئەکۆشێ گشتی فاسدە گشتی لە جێگەیەک و خەریکە پوڵی پێگا پوڵ ئەوەی وا بریتانیا وەختە خۆی هاوردی پولی ئەدا بە شێ مەحموو پولی ئەدا بە جافرسانە هەورامان پولی ئەدا بە مەحمووخانە دزڵی پولی ئەدا بە گشتیان پوڵ ئێستا عێراق هیچ مەبدەئێکی نییە ئێستا عێراق سپای پاسدارانە ئێرانی پێی هەر کوێ خاوەرەمیانە خست فەسادی تەولید کرد مواد مخدر سكس تجارة سكس روح قندلي لقش كسي دروس كد من لقرا أخلاقي قسناكم سياسي قساكم أخلاقي قسناكم من لجيجي فاضل دانا نشتقم من وام سر كرسي قناح كارترين وقناح كاركانا من قرك مبيجم لإراق خبره وأما داستان دولة ملتي تواوبوغا جهان نزم دولة ملتي تواوبوغا جهان إشي بروات هو ناو النزم الجديد بناو النزم إمبراطوريائي اتحاديي إستا بخاطري ويتو بتواني إمبراطورية يهود باكس جوديوكا دروس كي لخاورميانا إشي تشيكي إشي تمام مقاومة هاي متغيرة كانوا تكسر كان جورا و جۆریەکانە خاوەرمیانە و ڕۆژهەڵاتە ناوەڕاست لەبین بووی تا چی دروستکەی تا شەڕە دائمیە فیما بینە فەرقەگەل دروستکەی بە سڵحێکا کە دەوڵەتە حاکمەیە ئیمپراتوریایی یەهود ئەیواتە بەرەو لە تارانەوە تا ئورشەلیم خب ئەمە چی ئیرادێکی هەست بۆ خەڵکە عادی هیچ ئیرادێکی نییە بۆ کەسێک کە گەورەیە کورد بێت
إشي بفهمي لمقابلة شيء سياقة ولمسر وبنده أو تشنيك أتواني دسكوت بو خويو بو ميراث خويو بو ناوبانغ خويو بو قورة سازي دا كل دروس كات كي يملكوي ليتي تينا درو كي قورة أبين بابي المسألة اتفاقي كل السورية كوت إولا السورية ديتان خاندان أسد دوچار جنگ داخلي بو جنگ 72 ملتك يكتريا قش كسي لقلا قش كسيكا إوديتان لما جراي سوريا إموت من بروكسيا كان بكاكا كاريان أو سنية لن كرد للزرفية انقلابا بتواني لبوتنسيال انقلاب كالكوير بقري وبتواني خلق كرد كرمانج سوريا كسقدي كيلي بيتدرو أحيانا ددي بالرهبة السورية بويا كرد إشي بكيت قومي لم قومي بونا إشي كيشي بو دروسكي والجريانك بناو بكاكا للايانا بشار أسد وسباي قدس وأمريكا وبيت ببي ببروكسيا بنتاغون تا كرد قومي اتنيكي رامالي جيبا جيكا نزوكيكا دا صلاة لدمشق دا مزريا مأموريتي تواوي تي أقوشيني أروا استل السورية يكيك لكانون قلق قوري علوبة اتفاقي كافت أقلية علوي دركريا راديكال ترين نوع السنية عرب بناو السنية سلفيان هاورد ريشيان بوتاشي كنت شواليان كردبري حمد جولاني الزريف تشل صالة ولا اتفاقات إراقا درهاتبو يعني سابقيكي لشر أمريكا وجايزة $100 مليون موكلي السري شر زد إشغال جهان إسلامي بو استتو بحيج باري كونات والي حملة بكي بهيك لأحمد الشرع شي قرقت في بيجي تو جهاديت او لتو جهاديت روغا تكا امريكا قرقت الشرقي او زماني واتو كن بو خوتيتيا بشاريتو لخيابانا كان بغا شرع امريكا يكرد لكاتيكا عراقي نبو تو قرقت بيجي شي ملاي اسلاميت او سلفيه بيرو ابن تيمياس سري شي بريقه قني شي بريقه للسوريه شالناو اقرو في شكاوغا تو اتوانيك احمد شرع دركه في ناتواني كحركتي كل إدليبا ومن إعلام كرد أحمد الشرع حاكم بلا منازع السورياس زنقولا كيان دابي أوي للسورية دمكاتو أحمد الشرع سوالا مليوي أوي لجهان إسلام دمكاتو أحمد الشرع سوالا مليوي إسرائيل كخليك بومباران أرتش السورية أكاد بخاتية وسجن كان السورية كودتا عليها أحمد الشرع أنا كان هلوي إعلام كرد دولة الدروزنا فاسدة إيراني أجر تو اجي امام مؤامريني ودولتي بقى السورية والنا وشر داخلية خلق السورية شري تشاو بيكوتك خلق فقيرة تشاوي بأصلحة كوتك قش كسي أصلحي هز $5 مليون بدي وكو آوي خواردن ايكوجن تو حزب الله هز تو كرد بازا كانت هز تو بكاكات هز أحمد الشرع تيرورينا كرد هل قريامو بواني بكاكا وتم فاسد قال بكاكا ايوه راسكن جينولوجي تان هز امانه شتبون شتي داعش بون يكيكتان بو خوين الرفيقكي بترازي بال احمد شربي كوجي دي بيتا كان موجوده من بيمان حيدري روسيا وشرمزار درقاها خدا ودرقاها شورش ومشك قارماناني كرد بازاني خوتان كان من لدم بخن استبيتاني جن بيكوجن من اعلامك ايوه راسكن دي بيتا كان موجوده احمد الشربي نكوجيا وتم حتى سوريا مستقرنك زنولك بولك مشروعية يو دولتي بأحمد الشرع درياغا أحمد الشرع نيركر إراقا نيركر السورياس أو ديتان أحمد الشرع نيركر السورياس أما سوريا چه سورياكا سوريا بيت شيروكا حيشنية سوريا استقبلت الدولة المؤسسات والقانون عرب نأزاني قانون شيء نأزاني مؤسسات شيء بلام عرب حيج باوريكي نماغا حيج انتمائي كينية حيج أخلاقي كينية باري جركة رقص ودانسي جركة ويسكي جركة سكسي جركة ولا جير الدسة أحمد الشرع سكس آزادة ويسكي آزادة حكي كانت وانيبكي سوريا يبون حج معناه كينيا عروبيش يترنما إسلام بازيش نما إسا شي موجودة حكومة قانون
أحمد الشرعيش حتى حاكم سووریا لەبیرتان نەچێ سەدام حسێنیان لە عێراق بۆ ئینتخاب کرد وتیان دانەیە کە لە گوندە نێرەکەر نەوێت ئەم خەڵکە بتۆپێنێ عێراق کۆ ناوێتەوە بۆیە بەڵێیاندا بە سەدام حسێن ئەحمەد الشەرعی نیامە لە سووریا کوڕەمگەرەکە دەمکاتەوە و ئەمما شتێکتان وە بیربێرمەوە لەبیرتان تێپەکە کە تا دەقیقەی ئاخر هەڵیەخستەوە و ئێوە نەتانەزانی بووە من وتم تەواو بوو من 10 ساڵە پێش وتم مەئموریەتیان تەواو بوو من وتم تەواو بوو مەئموریەت تەواو بوو دای ئەنێن ئەڕۆن بیانۆکەش ئەمەسە خیانەتمان پێکریا لەبیرتان تێ لە دەیرە زور و هەڵیانە خستەوە لەبیرتان تێ شارۆگەری هەڵپەڕکەکردن و ئەزیە بەریە خۆ نادەم و ئاخێ خۆ ئەدەم و نایدەم و ئەزیە بەخوا و بەخوا ئەزیە من و ئەلەم قسانتانە لەبیرە کورە لەبیرتانە هەر 4 مانگ پێشە لەبیرتانە لە سلێمانی و هەولێر و کرماشان و هونیسیۆڵپانە ئەحمەق هات و ئەڕۆین کوردایەتی ئەکەین یاڵا بۆ ڕۆژ ئەڤا وا لەبیرتانە لێو دوا کۆمەڵێکیان هاورد بێن کۆنفرانسە نوخبەگە لە کورد بگرین دەی چییە وەڵا بەڕاستی لە ڕۆژ ئاوا زۆر پیاوانە حرەکەتمان کرد و زۆر ژیر بووین و ئێستا خۆمانە خەینە ناو دەولە قانون و جدەن زەریفگیان جدەن ئەی کامیۆنەکان وە ئەتان هەناردن ئەوە بارە خۆراکە بۆ خەڵکە برسیە سووریە بەڕێز بارزانی هەناردەگێسی ئەیچی ئەس کچم کچا کوردانم گولیل کاسەرێ لاوانم ڕێحانە ڕێز و چەمانم لاوکی وەز بریندارم وەڵا وەزیش بریندارم دەستان خۆش بێ یا ڕەبی لەشتان ساقوێ ئەمیشە کوردە سووریە فەڵت لەبیرتان تێت حتا دقیقەی آخر هەڵتانە خستەوە ئەری هەو بە نازیان و هەڵیخەینەوە و بردمانەوە بەڕاستی و ڕۆحی حەماسەتی کوردایەتی و حەماسەتەکەتان کووە جۆزی حەماواتان هەڵساوتە جۆزیەکە هاتە خوارەوە پس ئێمە دیمان سووریە وای پێهات ئیستە دەوڵەتە ئێرانی قەیرانە بنەڕەتیە ئاڵۆگۆڕکردنە دەسەڵاتی هەست لەبەرەوەی قەت دەوڵەت ملت نەبووگە لەبەرەوەی قەت تەمەدون نەبووگە لەبەرەوەی تەواڕوسە نەهادی موئەسساتی ئەنستیتۆیە مێژوویی نییە هیچ وەخت ملت نەوگە و من بە تاریخ گوزارە ئەمە هاتم ئێستا ئێرانیش هیچ ڕەوایەتێکی ناسیۆنالیستی نییە ڕەوایەتە ناسیۆنالیستی ئاریایی 1320 شکستی خوارد ڕەوایەتە شیعەیە ولاية فقيهي لفراز جنگ 12 روزه شکستی خوارد من پێیانم وت هەر ئەو وەختە دیبێتەکانە موجودە ئیاڵەتە متحدەی ئەمریکا ئیسرائیل دخالت مەکەن ئێوە دوژمنە ئێران نیەن من بە عنوانە ڕۆخێنە لە دەوڵەتە ئێرانی ئەڕۆخێنم دخالت نەکەی ئێمە حیزبی دموکرات و کۆمەڵە و پەکەکەی بەرساختەی هاتای ئەمنیەتی نیین بێژین چارە دەوڵەتە ئێران ناکەین ئێمە چارە دەوڵەتە ئێران نەکەین کەمتیارەکانە دەوڵەتە ئێران شەڕە ناوخۆییان هەست بۆیان جێ ناخرێت هەرچی محاولەیان کرد وەکو ساڵە 57 تەرکیبێ لە ئینقلاب و شۆڕش و خەڵکە ئەخیابان هاوردەک دروست بکەن ئێمە بەرمان پێکرد نەمانهێشت دەست و دەسەڵۆکەکانیمان شکاند ئێمە نەمانهێشت تێمە سەرەمە لە شەڕە 12 ڕۆژە پەیمانە حەیدەری ئیعلامی کرد دەوڵەتە جمهوریە ئیسلامیە ئێران ڕۆخیا چووینە ناوە بۆشایی دەسەڵات هەر من تەشخیصمدا 15 ئابانە 57 بۆشایی دەسەڵات بوو لەو وەختە پەیمانە حەیدەری ئیجازەی نەدا دەوڵەتە ئێران داهاتوو داڕژێنێت نایەڵم ئەو کارەی وا خومەینی بەسەر شای هاورد من بەسەر ئەمانەت ئێرمی نایەڵم بە هیچ شێوەیەک نایەڵم ئەم کارە بکەن ئەها بەرم پێیان گرت وتم فتوای ئەستاندنەوەیە قساسە قاتڵینە وەلیە ئەمر موسلیمینتان کوا ئەوەڵین نەفەرێ دابەزیە سەریان لە هەرچی جێگەزی خەی پێیان گروتی فتواکە کوا من بووم واخیز بووم ئێستا 63 نەفەر لە ئەعزای خۆبرەگانە ڕەهبەری مەهدور و دەمبوونە ترامپ و بنیامین نەتانیاهویان خسکەسە بەرباس لە ژێرە فشارێکا کە من دروستم کردگە تا دەبیرخانەیە خۆبرەگانە ڕەهبەری بێت بێژێ ئەمە نامەرسوومە وانیە تا دوێکە پزیشکیان بڕواتە لای نووری هەمەدانی و مەکارەمە شیرازی مەراجع تەقلید قۆم کە بێژێ بەربەم ڕەوەندە لە ناوە ڕۆحانیەتی شیعەی خۆبرەگانە ڕەهبەری بگرن کە حتا فتوایان نەداگە ئێشێ فتوا بن ئەمە قبوڵ نییە
تا دوێکە سایتێکیان دروست کردگە 30,000 نەفەر تا ئیستا حمایەتیان کردگە لە 63 فەقیهە خۆبرەگانە ڕاهبەری. ئیستا ئێران ئێشێ بگۆڕێ ئێرانیش بکەنە دەوڵەتە قانون وەکو سووریە. لەم وەسەتە عێراق قنگڕۆت ئێشێ فواردە فاز دووەمە دەوڵەتە عێراقی وایە کێ خەریکە ئەمە ئەواتە ڕێوە کانونگەرە دەسەڵاتە ساحێبە ئەم قەڵەم ڕۆگە لە بازاڕیە کە لە ئەسڵا من پێیان ئێژم دەوڵەتی یەهود. من کێشەمتەکە یەهودیانیە ها، من ئەوەی فێروگم لە یەهودی فێروگم. ئیستەیچە حەریفەکەی من خەیلی ئینسانهای ژیرێکن، من لەوان ژیرترم. حەریف هەتا گەورەتر وێ خۆشترە بازی پۆکەری تەکا بکەی و من بازیە پۆکەریان تەکاکەم، پۆکەرە سیاسی. نیشانی ئەدەم ئەقڵە کوردی لە ئۆهدەیە ئەقڵە جودۆ کریستیانێتی بەرتێت لەگرا نەڕەقە نەکینەیە نەتەنەفرە لەگرا بازیە حرفەیە شەڕە ئەلیتیەکانە لە شەڕە جەنگا و شەڕە ئەستراتیژیە و ئەستراتیژیستەکانە. ئێستا عێراق ئێشێ بڕواتە ناوە فاز دوویە دەوڵەت ملەتە عێراقی. چه اتفاقی بکەفێ، چه اتفاقی بکەفێ تا زمینەیە تاران ئامادە بوێ، تا زمینەیە ملحەقبوون تارانە ئایەندە بە ئورشەلیم بە گشتی و ئامادە بوێ تا تۆ ئتحادە خاوەرنیانەییە پاکس جودیۆکا دروستکەی. پاکس جودیۆکا سڵحە سڵحی یەهودی. خب بۆ ئەمە چی دروست کردگە؟ ملەتێکی بێ ئینتما، ملەتێکی بێ باوەڕ، ملەتێکی تا بوونە دەندان غافڵە لە دنیای ئەمڕۆ. و ئەمما بابینە سەر عێراق. خب ئەمانەی عێراق کێ بوون؟ بۆ خاتری ئەوەی بتوانن سنیەکان بوونە دواوە کۆمەڵی کۆتلەی شیعەیان دروست کرد. ئەم کۆمەڵی کۆتلەی شیعە ئێوە لە من باشتر زانن کێن. ئەمان لەژێر دەسە قەرارگای ڕەمەزان بوون، سپاهە بەدر بوون، خاندانە حەکیم بوون، خاندانە سەدر بوون بە جەیشل مەهدیەک کە هەر سەرەتایە ساڵە 2004 بە 200 وردەیە ملیۆن دلارە ئامریکایی لە ماجرای دەرگیربوونەتەکە ئامریکا قووەتیان پێدان تا دروستکردنە شخصێ بەناوە نووری مالکی لەلایەنە زاڵمای خەلیلزاد و دەوڵەتە ئێرانی تا فرازە حملەیە فەلوجە تا سەردەرهاوردنە ئەبوو مەسعەد زەرقاوی و جەریانە ئەلقاعدە و تا سەردەرهاوردنە دەولە عێراق في دولة إسلامية في عراق والشام داعش وفراز حشد الشعبي لچۆڵکردنە پادەگانەکانە مووسڵدانە اختیارە 3 ملیارد یۆرۆ و دۆلار بە دەولە عێراقی کوشتنە هەزاران سەربازە عێراقی و سەربڕینیان کەوتنە دەست چەکوچۆڵێکی جدید تا سنەیە عێراقی بەخەسێنن وەخەساندیان تا دەراوێشتەیە ئەحمەد الشەرع لە سووریە بکەن. ئێستا هەر ئەو ئەربابانە و ئەمانیانە دروستکردگە نووری مالکی حیچکارە فڵانە هەلبووسی حیچکارە ئەمانە کێن؟ ئەمانە حیچی نیەن. ئەم دزیانە کە کردیانە چی پێکەن؟ یا ئەیخەنە بانکەکانە دوبەی، یا ئەیخەنە بانکەکانە هۆنگ کۆنگ، یا ئەیخەنە بانکەکانە فڵانە جەزیرە. ئەمانە گشتی وا لەژێر دەست کێیە؟ وڵاتە متحیدەی ئەمریکا. بەڕاحەتی بانگەکە ژێبێ دانیشە نووری مالکی سازمانە بانکە جەهانی بانیەکە مەموریەکیان بانیەکە ژێبێ دانیشە نووری مالکی یەک کلیک لەسەر ئەمە بکەم ئەوەی دزیکتە بلۆک یەکەم لە پوڵ ئەدخەم بلۆک یەک بلۆکە خەمە سەری تەواوە. بە خاندانە بارزانی بە خاندانە تاڵبانیش هەر ئەوە ئێژێت. کەواتە پرۆژەیە ئەووەڵە فازە عێراق نوین بە هاوکاریە ئەمانە دروستکریا. بۆیە ئێوە دیتان ئەوەی دەستی پێکرد لە عێراقا فەسادە سیستەماتیک بوو. بۆچی؟ لەبەر ئەوەی لە جەمعیەتە 50 ملیۆنیە عێراق جەمعیەتێکی ئستسمار پەزیرە درۆزنە بێ ئەخلاقە بێ ئینتما دروستکە وەکردیان. ئێستا ئەمانەی کەوانە ناوە کانونگە لە دەسەڵاتە عێراقیا کە گەرەکیانە دروستیکەن بانگیانەکەن ئێژن پوڵەکە بلۆکە ئەەکەین تەواو بووە گردنە ئەشکێنین ها هەواسە بوێ. لە بیرتان نەچێ ئەم جەریانگە لە شیعە واوتیان لە شەڕە ئێران و عێراقا پەلامارە ئەمریکا ئەدەن لە ژێرە دەستیانە 2 پادەگانە گەورەیە و 2 پایگاهە گەورەی عەمەلیاتی ئیسرائیل
دروست کرابوو کە ئەمانە بەم پەهباد و موشک و نفوز و شیعی فرە نەیانزانی لە خاکە عێراقا جەنگەندەی ئەم ئیسرائیلی تێت لە عێراق دائەنیشێ تەجهیز ئەوێ مهمات ئەگرێ هەڵەسێتەوە نەیانزانی وەلی شەڕە ئەمریکای نەکرد بە پەهبادۆ وە یەک ئەمریکاییان نەکوشت شەڕە ئێران و ئەمریکا 11 کوژیاگە ئەمریکایی واتیە ئەمریکا ئێشی پێنەگەیگە بەس بینایان خراپ کردگە بینایە وا ئەم خەڵکە هەچی ڕۆژە بینا ئەڕۆخێنێ بینای تازە دروزەکە بۆ پارە پادگانەکان ئەمریکایان تەخریب کردگە تا سەر لە نوێ دروستی کەرەوە یەک نەفەر لە ئەمریکایی نەکوژیاگە لە هەولێر 4000 نەفەری تیا بوو لە سلێمانی 3000 نەفەری تیا بوو لە بەغا هەروە تیا بوو یەک ئەمریکایی نەکوژیاگە تا دەوڵەتە ئەمریکا ئێشی پێ بکات ئێش نەگەی بە دەوڵەتە ئەمریکا هیچ ئیشێکی پێ نەگەی نە سپای پاسداران کردی نە میلیشیای شیعە کردی زرم ئەم زرمە چ بوو پادگانە خاڵیان ئەکوتا ئەم زرمە چ بوو ئوردوگای خاڵیە کۆمەڵە و دموکرات و پاک و وای برا ڕۆچێنێ مەشهورن و هەچ ڕۆژە پەهبادێ بخەیتە ناو ئوردوگای خاڵی تا هەرزگای دانێکیان لێ بکوژی بکەیتە شانۆگەری عەلیە زەیدی کێس عەلیە زەیدی دانێ بێناوبانگە هیچ کەس نەناسی هەگە 41 ساڵێسی 1985 لەدایک بووگە من تەمام عمرم ئینسانە ئینقلابی وگەم تەمام عمرم مەتن و محتەوام تەولید کردگە گەورەترین ئستراتیژیستە جیهانم نابغەترین مەغز سیاسی و ئلیتساز جیهانە ئەمڕۆژم من 15 شرکەتە تجاریم بەدەسۆنیە ملیۆنها ملیۆن دۆلار سەروەتم نییە لە پڕێکیشۆ ناو منە خۆش وەزیرە عێراق لە پڕێک و ئاغای عەلی زەیدی لە قنگە ئیتارە تەنسیقی سەردەرتێری سەیرە عەلی زەیدی بکەن عەلی زەیدی خەریکە کارێکەکە ئێوە تەوەجۆتان نەکردگە عەلی زەیدی مۆدلە مۆزحەکە کۆمەدیە سەدام حوسێنە خەریکە حرەکاتە سەدام حوسێن تەقلیدەکە سەیری عەکسەکانی بکەن حاڵاتە چێهرەی بکەن چۆن خەریکە يا شعب البطل العراقي الدولة المؤسسات والقانون على قندل والفاسد كل دانيشة تو كيف يرتيك القلم قسانة بكي زريف جار وشل سالتا تو كيف يرتيك أولا حكم أول علي زيدي نهاتك كبروا هاتك بمينيتو بويا علي زيدي لدل حيج جريانكي فرقي وسياسي نهاتك سدرو نايشي تدرو لبر اوي تو است عراقي كمحتواي نيه ايش تشهريه بيدي تدرو ظاهرا ملي بنوينيت كتو مليتك شنيه ام كاره بمقتدى صدر ذاكريا مقتدى صدر روحانيه الشيعز حف قراني بكدا تعمل كزما وري بينك او شتيك استقويتو هوينه تشسب مردم عراق شيه ديماند فساده ديماند فساد كلديكو اشوريكو كرديكو شيعيكو سنيكو قشتي اقريتا قيكتريوا اما كاري لسركرياغان فساد لبيتا نشي لعلي حمد صالح بارلمانتار جيرده سبارتي ويكيتي قرتقا تا شيخ جعفر تا ملا بختيار تا خود مسعود بارزاني باس الفساد عميقنا والدسكا لنوت وبو جود لجوت وبو نوت لجير زمينه كان برلا بارا ودولار اما كاره كيبو لتي 15 سال رابردوا لجير ناو NGO روزنا من نقار ومخالف وكومبوزيسيون واوبوزيسيون عراقي مطرح كريا تا ديمان دي بناو فساد الدروس كان تا رويك لواقعيتي بيد ام فساده بشفرا قريتوا تيمسر بشفراكي كواتتو استا هويتي كي بو بي هويته بو خلق بي هوية كرياغ بي شناس كرياغ عراق دروس كرغا فساد خب استا تو چون خميني دروسكي احايس اللي برچاوتانا علي زيدي تان بو دروسكن احمد شريان بو دروس كردن دي خوي تري وكارتان بمن خوي قارمانه هل خوي وخوي قارمانه واقعا خوي قارمانه تاتو بيبيج بخوا ايران بري بيغريتو اما شر امريكا تك ايران وقال كيسي ميليشيا كان الشيء اللابوا واني يقول ايران خوي شي خليك اغوري اي غورن متوجبوي اي غورن
فرازەکەی سەدام حسەینتان وا لە بیرا چۆن بووە گەورە سیگارەکەی ڕۆشن کرد پێکەنینێکی کرد شروعی کرد قامەکی خستە سەریان دانە بوو دەرەوە دقیقاً هەمان سناریۆ وانیە ئیشی حەماسەتی خەیتە پشتە عەلی زەیدی تا بیکەیتە نێرەکە زەموڵە بخەیتە ملی سوارەقنە مەردمە عێراق بوێ غێرە زەمەسەر پس ئێستا حەماسەیەک بۆ عەلی زەیدی دروستەکە عەلی زەیدی هەرگیز نەناسریاک کەس نەناس ناگەهان بوو گەس و بەتەڵە عێراقی دژە ترۆر و دەستگای فریاکەوتن و دابڕۆین بیگرین و هوش کاورە ئەگرن کێ ئەگرن کۆمەڵی پارلەمانتارە بەڵبەخت فارسێژی ئەگەر قەراڕەست مەست گیرەم هەر ئەنچە دەرشار هەست گیرەن ئەگەر قەرارە مەست بگرن ئەوەی لە ناوە ئەم شارە هەست ئیشێ بیگرن ئیستا لە چی کەڵکوەرەگرن لە حەسادەتە ئێمە لە بێدەسەڵاتی و بەخیلیە ئێمە لە داڕمانە تەمامیەتە ئەخلاق و حەستە بێدەسەڵاتی کردنە ئێمە ئۆخەی دیتە قسەکەمان هاتە دی گەندەڵ ئەگرن گەندەڵ گشتی گەندەڵ بوو چون ئێمە ئەقڵمان نییە ئیستا پارتی یەکێتیشیان بان کردێژن مەئموریەتەکەتان تەواو بوو دەستان خۆشوێ پرۆژەکە تەواو بوو وردە عەزیزەکەم کۆی کەنەوە بڕۆن لەژێرە ناو ئەوەی کە کابینە تشکیل نادەین و کابینە تشکیل ئەدەین و ئەیکەینە دوو ئیدارەیی و نایکەینە دوو ئیدارەیی و شورت و سیتیانە زێڕەکەتان لەبیرە عێراق ئیشی پێگەی تەمەدونی دنیاوێت ئەم دنیا 4-5 پێگەی تەمەدونی هەست لە کنارە ڕووبارەکان دروستەکرێ لەبەرەوەی زەمینە دەشت بە ئیمکاناتە هێشە قەیم ئیمکانە کشت و کاڵیتیانە بوو ئیلا ئەوەی کە نزیکە ڕووبار بێت تا نەرم بێت ئاوی بێت و بتوانی هەڵی تەکێنی بەگا ڕووباری یانتەسەیە زەرد چین ڕووبارە سند هندوستان دیجلە و فراتە بین و نەهرین مێزۆپۆتامیا ڕووبارە نیلە مەسر ئەمانە پێگەی تەمەدونی بوون عێراقە پێگەی تەمەدونە بەشەر عێراقە 5,000 ساڵ تەمەدون بەو جێگە گەیگیت کە خەڵکە عێراق نازانێ بەکارهێنانە کەرەستەیەک وەکو پارە بە چ دەردێگەخوا پارە کەرەستەز بۆ ئێوە گشتان فکرەکەن پارە یعنی ئەوەی کە تۆبی ئەوەی لەزەتێک وەکو حەیوان ئەتوانی بیوەی لێ بووەی مەسەڵەن سەکسی فرەی پێ بکەی مەسەڵەن قنتی پێ بەهەنمی ئەی بوو فکر ناکەن پارە فرەکارێکی پێکرێ پارە ئەدرێت بە سەناتۆرەکانی ئەمریکا یاسات بۆ جێبەجێ بکەن پارە ئەدرێت بە خەڵکی ببێ بەدەسەڵاتە تۆ پارە ملیۆن ئینسانت بۆ بەڕەدیف ئەکات تا لە پشت تواون پارە ئەتوانێ موئەسساتە جۆرا و جۆر دروست کات پارە ئەتوانێ خەڵکێکە بوو بە خەت کات ئەی بۆ خەڵکە عێراق فکرەکە پارە خەڵکە ئیدا بە زێڕ ئەیشیکا بە سیتیەن و دەرپێی کورد دەرپێ شۆرت وەی کاتە پێی باوکم تۆ تەسەور کە ژنێک سیتیان و شۆرتە زێڕ کاتە پێی ئەو چوار جێگە وا هەستیارە دوو گۆی مەبک و ناوگەڵ دێخۆ کاورە هەر ئەڕوات و ڕێوە هەر تحریکە جنسیەوێ لەبەرەوەی ئەمە فلزە ئەهەسوێ پێیە تحریکەوێ ئەکاورای کاول بۆ گەرەکتە بێژی خەڵکە عێراق ئەقلی ناگا چی بکا بەپارە ئەوە نییە ئەقلی نەگەی نەیزانی چی بکا بەپارە هەر خڕی کردو ئەوە نیە ماسی و سەمەکە مەشاوی و برژا و خوارد ئەوە نیە فاسۆلیا خوارد و ئەوەنە بۆ سێکسکردن چووە شمالە ئێران و تایلەند و تورکیە و بۆ قەحبەت چووە دوبەی هیچ دەرکێکی لە کەڵکوەرگرتنە لە پارە نەبوو تا بتوانێت لابی دروست کات دەسەڵات دروست کات تا تۆ بڕۆی لە ژێرە ناوە گەندەڵی بۆ خەڵکێکی مریسیاگی داپۆسیاک کۆمەڵی پارە بری 1 ملیۆن دلارەکە لە ناو سەیارەکە دەرهات ئەی ماڵتانم کاول کرد واقعاً خەڵکە مردمە عێراق وا فکرەکاتەوە ئیستا چه اتفاقی کەوت عەلی زەیدی قەرارە بێتە قارەمان عەلی زەیدی نەهات کە بچێت با بزانن وەکەکەی سووریە
ئێشێ دەوڵەتە عێراقی یەک دەست بکرێتەوە ئەم گەجەل و گوجەرە گشتی جەمەکرێتەوە تەیە مانکا و ساڵهای ئایندە لە ژێرە ناوە چی؟ لە ژێرە ناوە ئیرادەی ئیالەتە متحدەی ئەمریکا بۆ خەساندنە دەوڵەتە عێراق دەوڵەتە ئێران لە ژێرە ناوە چی مبارزەتەکە گەندەڵیە ئەلیزەیدی کێس ئەکبەر بەتەڵە شەڕە گەندەڵی کێ چەپڵەی بۆ لێدا ئێوەی خەڵکە عێراقە چون سەدام حسینە درۆزنانەتان بۆ دروسەوێ لە هەژدەهەمە برومرە لوئی بۆناپارتە مارکس بەحسە لوئی بۆناپارت ئەکا لە ساڵە 1951 لە فەڕەنسا کە مەشیای ئینقلابە کۆمونیستی کریایە ناگەهان قشرە دەهاتیە بێسەوادە کەشاوەرز کە لەوێ فارس مارکس حملە ئەکا بە لادی بە بلاهەتە لادی بە ئینسانە بێ تەبەقەیە فاسد بە لومپەنێ کە لە پشتە هەیکەلە مزهەکە لوئی بۆناپارت ئەوێسێت کە برازای ناپلئۆن بۆناپارتە و ئێژێت بە گوێرەیە هەگەل تاریخ تکرار ئەبێتەوە جارە ئەوەڵ بە تراژدیا جارە دووەم بە کۆمێدی مەزهەلە ئاغای عەلیزەیدی مەسەلەی سەدام حوسێنە مەسەلەی سەدام حوسێنە تا لە عێراقە بێ ڕەوایەتە بێ دەوڵەت ملەتیە تا لە فەیڵد ئەستەیتە عێراقە لە ئیجماعێکا تحت ناو شەڕە لەگەڵە فەساد مردمە مستەئسەل بوو گە بەدەسە فەسادێکە خۆیشی گرفتارە فەسادە خۆیشی گرفتارێتی تا ئیستا عەلیزەیدی خەریکە چی ئەکا عەلیزەیدی خەریکە چی ئەکا دەمداخستنە ئێوە لە بەرامبەر عەلیزەیدی چی دروسەکە هەڵۆخستنتان بە دیارە گەندەڵی چی دروزەکە تۆقاندن تۆقاندن چی ئەتۆقی یەکەم جار خۆتە تۆقی ئەزانی بۆ تۆش ئاوێتەی ئەم گەندەڵیتە تۆش بندیوارانە ئەگری تۆش مەعاشە دەوڵەتە عێراقی ئەگری واسی ڕۆژ ئیشی بۆ ناکەی و 500,000 پێدەن 500,000 خەیری پارەز ئەوان وا فکرەکەنەوە ئیسە تۆ خۆتیش لە خۆت ئەترسی بندیوارانەیە ئەیلول بندیوارانەیە ئەنفالانە بندیوارانەیە هەڵەبجە بندیوارانەیە پێشمەرگەی کۆن بندیوار چەند بندیوارانە ئەگری گشتی گەندەڵیە گشتی گەندەڵیە تۆ ئەزانی دەوڵەتە یاسا دەوڵەتە نێئۆلیبراڵی یعنی بچووکردنەوەی قەبارەیە دەوڵەت تۆ گەرەکتە بڕۆیت جمێنێ بێی بە خاڵۆت لای دایکە ناتوانانی جمێن بێت و خاڵت لای دایکە دایکە لێ دەدا ناڕەحەتەوێ سیاست ئەمەسە ئەوەڵدافە دوو جمێن بیت بە مامێکە وا دایکە ڕقیلەتی بە خوشکێکی باوکە وا دایکە ڕقیلەتی خاص ئەوانە داپۆسان ئەم جاربی دایکی تەقی خاوەکانت دایکەکە قوبولیەکە حەجێکی بۆتن نامێنێتەوە چون وەختی تۆ حملەت کردن مامەکان ئیسا حملەکەیتە خاوەکان کەس کاری پێ نییە خۆ عەلیزەیدی خەریکەکی وەڵ مەلەفێکی هەزاردانەیی وا پێ ئەی وەڵ ئەوەیتر خەریکە ئەیگرێت و لە کەرکووکەوە بە هەولێر و لە هەولێرەوە بۆ کەرکووک و پارتی دەستخۆشی لێیەکە و یەکێتی دەستخۆشی لێیەکە و بەخوا ئێمە دزنیین و ئێمە گەندەڵ نیین ئەوە دەمانگرتکە و بیسی دەرچووگە و دەمانگرتگە و کۆنە پارلەمانتار و پارلەمانتارە جدید و حەسەمان هەڵگرتگە و لە سەریان و ئەیانگرین ئەمانە ئەم بەدبەختانە ڕێکوەنە بێچارەکانە شارنەوە تاران ئێشێ بسووتێن تا گوناحە عێراق گوناحکار پاکۆ بوێتەوە بەڵام لەبیرتان نەچێ ئەمە سەرەتای گرتنە تەکتەکتانە حکوومەتە هەرێمە کوردستان هەر ساڵە 2022 من وتم تەواو بوو تووشە مەرگە سیاسی بوو تەواو بوو حکوومەتە هەرێمە کوردستان تەواو بووگە کوردبازی تەواو بووگە وەکەکەی سووریەتان پێکیا تا دقیقی آخر هەڵتانە خستۆی سێچە کەس تا قسە ناکە ئەمانە تا دقیقی آخر هەڵیۆخەنەوە لەگەڵە پرۆژەی عەلیزەیدیا هەن دقیقی آخر سوارە جتەکانیانەون ئەچن یا هەر لە سلێمانی و هەولێرە مێنێنەوە تۆیش دڵخۆشە عەلیزەیدی بە سیگار و بەرگەوە حاکمە عێراقە عەلیزەیدی لەمەوە بەدووە لەم شکڵە حکوومەتە عێراقە حاکمە دائمیە عێراقە تەواو بوو وەکو ئەحمەد شێرە شاید یاسای عێراقیش بگۆڕن بەڵام چی دروست کرد تۆقاندن ئیستا گشتی تۆقیاگە گشتی گەندەڵە گشتی تۆقیاگە کەس ئەوانەی دەسە دوو دەسە سێ دەسە چوار
و ئیتهامە گەندەڵیان لێدەن گشتی ئەتۆقێت و دەم ناکاتەوە کامە شەرایطتانوە بیرتێرێتەوە من دوو نمونەتان بۆ باسەکەم شەرایطە ئستالین شەرایطە عەلی بن ئەبی تالب لە ئیسلامە عەلی بن ئەبی تالب دوای ماجەرایە حەکەمیەتە شەڕە سەفین خەوارج سوێن دەخۆن معاویە عەلی بن ئەبی تالب و ئەمر و عاس بکوژن بەناوە ئەوەی کە چارەنووس مسلمینیان خراو کرد و فاسدیان کرد عەلی بن ئەبی تالب دائما منتەزرە دانەیە خەوارج بیکوژێت دانەیە بۆیە ئێژن وەختێ لە ڕۆژە 19 ڕەمەزانە لە مزگەوتە کوفە دانیشت بوو ئیبن مولجەم مرادی شمشێرەکەی لێدا وتی فزت برب الکعبە وتی بە خودای کەعبە ڕزگارم بوو ڕزگاری لە چی بوو ڕزگاری لەو بیرۆکە بوو کەی لێمەدەن لە خیابان لێمەدەن لە ناو ماڵ لێم ئەدەن وەختی خەفتگم لێم ئەدەن حەمامەکەم لێمەدەن ئەم خورە و ئەم ئاگرە کە لە گیانە عەلی بن ئەبی تالب بوو بە زربەتە شمشێرەکە تەواو بوو تەواو لێمیاندا تەواو بوو ئەژێ لە زمانە ستالینە وەختی خەریک بوون خەڵکیان ئەگرت کاگێبەی خەریک بوو خەڵکی ئەگرت تەمامە کارمەندانە دەوڵەتە ئیتحاد جەماهیرە شەوروی ئەیان زانی ڕۆژێک سەرەی ئەوانی شتێت بۆیە قاوەیان پێ نەئەخوریا ژوانیان پێ نەئەکریا نیان ئەتوانی لە قاوەخانەی دانیشن هەر لەحزە چاوەڕوان بوون لە قاوەخانە بیانگرن لە ناوە خیابان و لە دوکانە بیانگرن لە ناوە میێوانی و کاتە ویسکی خواردنە بیانگرن لە ناوە حەمامە وەقتە ڕوودبەن لە دەرگای ماڵەکە بیانگرن حەمامیان پێ نەیەکریا ژیانە ڕۆژانەیان پێ نەیەکریا سۆز و خۆشەویستیان پێ نەیەدریا مناڵیان پێ دروست نەیەکریا چون ماتەڵ بوون بیانگرن کە ئەیانگرتن نەجاتیان پێیا کرد ئەی ئۆخەی نەجاتم ئەمە پێ ئێژن تۆقاندن ئەها لە کاتە هەڵەبجەی شاوایە نەکردە کیمیاییان بەکار هاورد نەک لە بنەوەی کە کیمیایی چەکە باشێکی کۆمەڵ کوژیە کۆمەڵ ئەکوژێ دروستە بەڵام چەکی خراپی کۆمەڵ کوژیە لەبەرەوەی بە ئیلتیجای با هەر جەنگ جەهانی ئەوڵزانیان ئەمە چەکە پیسێکە بە ئیلتیجای با تێتۆ بەرەو خۆ دەکوژێ ئەسەرەکەی نامێنێ بەڵام ناوێکی گەورەی هەستکات تۆقێنێ هەناسایەکیشی ئەبریت مە تۆقاندن دروزەکە ڕۆح دەتۆقێنێ بۆیە لەوەی هەڵەبجە بە ئێعتراف خۆیان 5000 بە ئامارە ڕسمیە دروست حساویە ژن 1700 نەفەر کوژیا بەڵام لە شاخە شەنێوریە ئەم خەڵکە کە ئەڕوێ سەر و 50000 نەفەر بوو دەم لەسەر پشت کۆپتەرە عێراقی ئەیتوانی هەموویان بکوژێ بە بیکەیسیە هەموویان بکوژێ گولە و چواریە بڕی خۆیان ئێعترافە کرد کۆپتەرەکان بوون یەک فیشەک نەتەقی خەڵکەکە دەرچوو بەڵام خەڵک تۆخیە ئەمەی عەلی زەیدی دروستیەکان لە شانە و تۆقاندن دروزەکە تا گشتی دەمداخە ئەوە عەلی زەیدی بۆتانەوێتە سەیدە ڕەئیسە عێراق تازە ئۆخەی یاسا تێتۆ ئۆخەی قانون تێتۆ بۆ خۆت تێتۆ بابزانی دەوڵەتە نێئولیبرالی یعنی قەبارەیە دەوڵەت چکۆلەکردن ئەزانی بودجەی ساڵی 2017 گوێ لێ بوو 50 ملیار دلار 2017 عێراق یا 2018 عێراق معاشی داگەوە فەرمانبەرە حکوومەت هیچ دەوڵەتێ لە دنیا نیە ئەوەنە فەرمانبەرە حکوومەتی بێ ئەوەنە معاش بە ئەزانی بانگت جەهانی ئەمانەی لێ ئەسێنێت و دەرتانەکەن لە کارەکە ئەوێ تۆ گەندەڵی دەوڵەتیشێ چکۆلە بێت گشتی بەنە کەرتە تایبەت معاشە دانەدانەتان لە ژێرە ناوە گەندەڵی ئەو ڕوونزات ناکەن دەبکەنەوە ئەیلولانە و پیرەژنانە و حامی پەروەرانە و پارتی و یەکێتی و ئەمەتانە گشتی لێ ئەسێنن وردە ئەمەی عەلی زەیدی ئەگابەوە تا بیدەنە دەمە ئێران تا ئێستا ئێران بەنە دەمە ئۆشەلیم پس عەلی زەیدی نەهات کە بڕوات نوستالژیای سەدام حسەین و هەیکەلە بنامونازع دروستەکەوا لە بیتانە 4-5 ساڵە پێش وتم باڵانسن گەندەڵی لە عێراق بە هاتنە چێهرەیەکی ملی کە بتوانێت ئەم باڵانسە بشێوێنێت تەواوە و حکوومەتە هەرێمە کوردستان تەواوە هاوردیان عەلی زەیدیان هاورد سەیرە زۆری بکەن دانەنیش کەسە سەرە کورسیەکە ئەواکاوەکو سەدام حسەین
شعب البطل العراقي الدولة القانون والمؤسسات كاري چل ساڵە کەسێکیش نایژێ باوکم تۆ ئەم لەکوێ هاورد لەکوێوە لە قارەمان بووی زەریفیان بیزنسمەن دەسی کێوە لەقم تا تۆ ئەوە قورس دانیشتی لەسەرم کورسیە کێ ئێستا زانیتان وڵاتگە لە ئێمە چۆن بە کەسکە لە دروستکریاگە کە ئێمە پێمان وایە خەڵکی ئێمەس ساختارە دەوڵەتمان بۆ دائەنێن ئێستا زانیتان ئێمە بۆچی ئیلیتە گەورەمان نییە تا بتوانین ئیدارەی خۆمان بکەین و حاڵیمان بوێ ئێستا زانیتان زانکۆ کارمەند دروستەکە کەسایەتیە گەورە دروست ناکە و ئەمە ئەرکە سەرشانە گەورەکان و کورد بوو گەورە دروستکەن تربیەتیان کەن هەزینەیان پێ بدەن تەجروبەی ژیان و حکوومەتیان پێبن تا نەک بەناوە ڕووخاندنە حکوومەت بەڵکە بەناوە بەڕێوە بردنە حکوومەت حکوومەتتان بۆ بەڕێوە بوون ئەمەی عەلی زەیدی سەرەتایە گۆڕینە مێژوویەکە و ئەو مێژووە ئێوە دەخاڵەتتان تیانە تەحوڵاتە خاوەرمیانەس ئەمان مەوت تا ئەمسالە تامباراک نەزانێ ئەم کوردە پیاگیتیانە بوو ئێمە هەر خێڵەکی بووین وانییە ئەگرا حەزارەت و تەمەدونە کوردانە ئێمە ئاگامان لە گشتێک هەست کابرای شارەزووری وتی عەقڵداری پول نەداری ئێوە زۆر ئیمکاناتە گەورەیەکتان وا لە بەرەدەسا ئێمەش خودامان هەست و عەقڵە خۆمان و هیممەتێک بەشک و لەناوە دڵە ئەم مردمە کوردە کۆمەڵێ ئینسانە گەورەیە کوردی دروستکەین تا حەداقەلی ئەمەسە بتوانێ خۆی و مێژووی خۆی و دەسەڵاتە خۆی پارێزێ تەمامە ئەو بازرگانانەی وانە هەولێر و سلێمانی و کەرکووکە تەمامە ئەو دوکاندارانە تەمامە ئەو مەعاشخۆرانە عەزیزم کەوتگنە داوە داستانی خەبەریان نییە دەخۆ من ڕقم لە هیچ کامیان نییە لە گرایشەوە تۆ ئیشێ لە پێگەیە گەورەی خۆت داهاتوویە کە ئەوان نایخوێننەوە بۆیان بپارێزی ئەوان ئینسانگەلە محافزەکارە ترسیاگێکن شەرایطە ئیستەیی پوڵ و میکنەتی پێیان داگە فکر ئەکەن توانی یانە باڵانسەکە ڕاگرن بە باجدانە بە پارتی و یەکێتی بە شدەت ترسە زاورن بەڵام گۆڕانکاریەکانە جدید سەیری کە ئەیان تۆقێنێ گشتیانە تۆخێنێ بەجێ ئەوەی دەنگیان بلێرکە ملیان کزەکە هەنداقەلی ئەمەسە من تەلاشە خۆمەکەم ملیان کەس نەوێت ئەمەی ئێمە بۆ کوردی ئەەکەین بە هیچ پوڵێ لەم دنیا ناکرێ خەڵکە کوردەوار سیاسەتمەدار عەقڵ و محتەوای گەرەکە تا سیاسەتی پێ بکە بۆیە ڕاوێژکار و تیم تانک و ئەمانە دروزەکەن و ئەوەنێ عەقڵی لێنایەتە دەرەوە تریبوونە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ گەورەترین تەولید کنەندەیە عەقڵ سیاسی محتەوای سیاسی بیرۆکەی سیاسیە بابزانم من ئەزانم ئەم قسانەی کە ملیاردها دۆلار قیمەتێتی من ئەمە ئەزانم ئەو خەڵکەوە ئەزانێتە پارە پەیداکردن یانێ کەرەوس فرۆشتن لەسەر عەرەبانە ئەزانم بابزانن من ئەزانم ئەمەی کە ئێژمی نرخی یەکجار وا لەسەرا بەڵام هەر بەم حاتەم بەخشیە کە کردم ملیۆن ملیاردها دۆلارە هەزینەیە دەوڵەتە ئێرانم باتڵ کردەوە ئەگەر ئێوە نازانم کانونە دەسەڵات چۆن کارەکە کانونە دەسەڵات وا کار ئەکات کە کۆمەڵێ چێهرە و کۆمەڵێ ئەنجومەن و کۆمەڵێ ڕێکخراوە و ئەوانە دروزەکە بزانن لەناو ملەتێکی 50 ملیۆنیە 90 ملیۆنیە تۆ ناتوانانی چوار قسەکەر بدۆزیتەوە خەڵک نازانێ قسە بکە تۆ ئیشی ملیاردەرێکویت ساحێ و دەسەڵاتێکوی تا دەر بە شوێنە پیاوێکا بگەڕی بتوانی بیکەی بە نوێنەرت بتوانی بیهەنێری دیپلۆماسی بۆ بکە کە تۆ ئەوێ نییە مردمە گشتی گەوجوگیجە کەس عەقڵی نییە کەس تێژ نییە کەس زیرەکی نییە گشتی فڵتە فڵتکەرە تۆ دوو نەفەر نادۆزی تۆ بیکەیتە موعتەمەد خۆت بیکەیتە مشاور خۆت عەقڵی بۆ ڕێژیر وێ عەقڵێکی تایبەتی پێوێ
نایدۆزی تۆ ئیشی لە پێگەی مناوی تا بگەڕێی دەر بە شوێنە ئەوەی کە کاکە ئێمە 4 دیپلۆماتە کوردمان نییە، 2 بازرگانە زیرەکە کوردمان نییە، تۆ بگەڕێی دەر بە شوێنە کوردێکا بگەڕێی پەروەردەی کەی گەورەی کەی. کورە من چوومە سوراغە مەلا بەختیار وتم مەلا بەختیار بێ با من بتکەمە ڕئیس جمهورە عێراق. مەلا بەختیار بزانێ و ئەمسالە مەلا بەختیار بزانێ مێژوو ڕۆڵەی وەکو منی نەهاوردگە. من ئەوەی کە ئەیزانم ئێوە بە1000 ساڵ لە هیچ دانشگایە دەستان ناکەوێ. کاکە شهود دەکەم علم غەیبە، علم لەدونیە، خوا ئەچفێنێوە گوێما. من ئەوەی هەسم تۆ لە کتێوە نایدۆزیتەوە. سرعەتە پەردازشم من خوێندنەوەی پشتە پەردەکان، داڕشتنە سناریۆ بۆ دەسەڵات و کورد و منفعەتە ئێوە ها بەلای من و نێ بەلای کەسۆ. چون پێم وت ماجرای مەکبەسم بۆی وتم مەکبەس جادوگەری چاوپێکەوت پێیان وت تۆ ئەوی تۆ پادشا حەسی پێکرد. ماجرای پولۆسم بۆی وتم بێ من تۆ ئەەکەمە ڕئیس جمهورە عێراق، تۆ کەسایەتی خاسێکی ئینسان زیرەکە ماندوویەکی، من حەزەکەم بە تۆ، من تۆ ئەەکەمە ڕئیس جمهورە عێراق و خەیرە ئەم مەردەمە لە عێراقا دروستەکەین. ماڵتە تۆ ناتوانی نەفەرێ بدۆزیتەوە بیکەیتە پیاوی گەورەیەک لە عێراقا، لە ئێرانە. کورە بە بەلاش ئەقڵی پێبەی، بە بەلاش یارمەتی کەی، سناریۆی بۆ دانی، ئستراتیژی بۆ بگێڕی، نایدۆزی تۆ قەحت و ڕەجالە. نزیکە هەر کەسێکەوی تۆ خۆی قرچووەکاتەوە دەرەچێ بۆ لەبەرەوەی کاورا پێی تەحمل ناکەی تۆ محەبەتی پێ بکەی. وەسە تۆ کەسێک بانکەیتە ماڵەکە داوەتی کەی دەنەوە خۆراکی بۆ دروستکەی. چوزانم کەوی بۆ ببرژێنی، پۆڕی بۆ ببرژێنی، بەرخی ساڵەنی بۆ ببرژێنی، کەبابی بۆ دروستکەی، یاپراخی بۆ دروستکەی، شەراب و ویسکی و دۆ ئەمانە بنێتە سەر مێزەکەی، میوە و دسەر و ئەمانە بنێتە سەر میزەکەی. کاورا ئەوڵی سوعاد لە خۆیەکە ژێمە گەرێکی چین پێ بکە. گەرێکی پارەکەم بووە، گەرێکی بمکوژێ ژنەکەم بخوازێ، گەرێکی دەست بە دایک و ژنما بگەێنێ. کاورا لە پڕێکامێ پێی تەحمل ناکرێ، ناتوانێت قبول کات و پیاوی خاسێکی. احترام و بۆی دانیاگە دەنەوە خۆراکە دروست کردە بۆی، ئەمێ پێی تەحمل ناکرێ. یا دەرەچێ یا تۆ ئەکوژێ. ئەم خەڵکە تەحمل ناکا کە تۆ بەڕاستی تەشخیصە داگە کورد گەورەی نییە، ئیلیتی نییە، بەڕاستی کورد ئیلیتی نییە. و ئەمە ئەرکە ڕیش سپیەکان بوو، گەورەکانە کورد بوو گەورە دروستکان. کاکە ئەمانە گەورە نییەن توا ئێوە پێیانێژی ڕئیسە حیزب و فڵان نییەن، خۆ زۆر نییەن، شەڕێکیشمانتەکیانە نییەن. و تۆ هەروە مناڵەکەت پەروەردە ئەەکەی، ئێشێ بیر لەوە بکەیتەوە بۆ کورد میراسێ بەجێ بێڵیت. من ئەزانم چ دەردەسەرێکی ئەست تۆ ئەقڵێکی کوردی نادۆزیتەوە، تۆ تەنانەت ئینسانە زیرەکێ نادۆزیتەوە. 10 ساڵە من خەریکم کارەکەم ناتوانم 5 نەفەر هەڵکێشم تۆزێ بەرزۆ بوونەوە. کاورا چقیگە لەسەر جێگەی خۆیان تەکان ناتوانێ بخوا. جا تۆ کە لەو پێگانە دانیشی تازە ئەفەهمی قەحت و ڕەجالە کاکە کەسە دەست ناکەفێ. بۆیە دۆزینەوەی قسەکەرێک یەکجارکارە سەختێکە. بۆیە حاکمیەتێ ئەنجومەنگەلە ئەدەبی دروست ئەکا و ئەسپێرێ بزانێ لەناوە ئەنجومەنگەلە ئەدەبی شعر کۆڕ و کۆبوونەوە کۆنفرانس 2-3 دانە ئستعدادە جەدید ئەدۆزێتەوە کاری بۆ بکات، تا بیان کاتە مجریە تەلەڤیزیۆن و بیان کاتە بڵۆنگۆی تەبلیغاتی و دانشگا کارمەند دروستەکە، کارمەند وەزعیەتە ئێستایی. بەڵام ئینسانەژی داهاتوو ئەخوێنێتەوە. ئێوە بۆ پێتان وایە زانکۆکانە ئوروپا ئینسانە تێگەیشت و دووزەکە فکرەکەن هەرکە مەدرەکە دکتۆرای هەز ئەلیتە. بابا هەر کەسێ مەدرەکە دکتۆرای هەز ئیحترامەن، ئینسان گەوجێکە، کریاگەس و کارمەند. ئەمە نە ئەقڵی هەز، نە نبووغی هەز، نە خەلاقیەت هەز. ئێوە یەک نەفەرتان ناتوانێت ئستراتیژیە تعریف کاتەوە، ناتوانێت شوێن دەسە ئستراتیژی بخوێنێتەوە. ئیستە پێتان ئێژم بە دیارە گەندەڵیەکەی عەلی زەیدیەوە هەڵۆخەنەوە و گیانتان تەکتەکتان لە ژێرە ناوە ترسێکە هەستان تەکتەکتان ئەوەی بندیوارانە سلێتانی ئەوەڕن زاتنیە دەمکەیتەوە. لە ئیشەکەی دەرەکەن وا ڕۆژ هەفتەی 3 ڕۆژ ئەوەیتە سەر ئیش 4 ساعت دەرەکەن.
وەگیانە زاتی نییە دەمکەی تۆ لەبەرەوەی دیت ئیستە کۆمەڵی پارلەمانتاریان گەر تۆ لە حەسوودیا چەپڵە کرد بە دیار وای وای یارۆ ژنەکە شورتوسیتێنێ تەڵای کردگە سەبەر تخوا داناوەشێن ئەو ژنە دزی کردگە کورە کێ دزی نەکردگە کێ نایکە لە عەبدولەتیفی سەلەفیەیکا تا ئەوقاف کورە کاکەگیان ئێوە قبولی کەن واقعیەتە خۆتان قبول کەن ئێوە عێراق ساڵە 1990 نیەن ئێوە خەڵکە مەجیدەکەی 1990 نیەن کاکە قبولی کەن واقعیەتە خۆتان قبول کەن ئەخلاق فەردی نەماگە ئێوە تەنانەت کارکردە پوڵ نازانن وا نازانن کارکردە پوڵ چێ وەزانە هەرکە پوڵ دەسی کەوتێشێ بکەوێتە گانگانۆکێ وان نییە ئاغاگیان وان نییە تو چەنێ گان ئەەکەی گان ئەدەی ئینسان ژیانە معنەوی هەست ئینسانێکی عەقلی بوێ باوەڕی بوێ سینەمایی بوێ هونەری بوێ فەلسەفەی بوێ شیعری بوێ تا دنیای قەشەنگێ دروستکە ئەزیز بۆ ئێوە ڕۆڵز ڕۆیستان هەست ویسکیتان هەست ژنە زەریفتان هەست بەڵام لە سلێمانی و لە کرماشانە حاڵتان پێنادا بۆ نایدا لەبەر ئەوەی سلێمانی کرماشان چیرۆکی نییە پاریس چیرۆکی هەست سەن پێترزبورگ چیرۆکی هەست واشنگتۆن چیرۆکی هەست ئەزیز چیرۆکی هەست لەندەن چیرۆکی هەست ئۆلیڤەر تویستی هەست ئارزوهای گەورەی هەست چارلز دیکەنزی هەست چیرۆکی هەست قارەمانی هەست خۆ بە کالا نییە کەواتە امتدادە عێراق امتدادە ئێرانە وەلی پەیمانە حەیدەری سەرزەمینە کوردەوار تێرێت و تاران هەنە ئەم خەڵکەسە و هەنە ئێمەس من نایەڵم موقعیەتە بێسزاکانە ئێرانی کە بەخۆی ئێژێ دەوڵەت داهاتوو تعریف کاتۆ داهاتوو ئێمە تعریفیەکەینەوە ئاغایان خانم گەل خەڵکە کوردەوار من دنیای نگریسە ئێرانی ئەشکێنم کە جمێن ئەدەم لەو دنیا دەرتان کەم ئێوە بە ئاپۆڕەیە ملیۆنی وانە ناوە دنیای نگریسە ئێرانیە بەنج کریاگن واقعیەتەکەتان واقعیەتی متەوەهمانەست من حەملەوەما واقعیەتە متەوەهمانەی ئێوە ئەکەم و کوڕە خاس ئێوە پیاکتانتیان نەبوو غیرەتە کوردانەی بوێت کوڕە خاس نەیگەرە کە سەوادت بوێت یەکێکتان خیرەتە کوردانەی بوایە بوویتە پەیمانە حەیدەری تەنیا پیاوێکە ڕەحمت لە دایک و باو کرد ئەشەوبیلا چون دنیا پەلامارت ئەدا پیای تەنیایەکە من دفاعی لێ یەکەم کورە هەر لە عەرەبەکانە بەدەویە عێراق فێر بوایەنا وا ئێژێ پەنا ئەوەی تەماڵیان کاورا شێخەکە بە چەک و ئەسلحەوە بەسەر ماڵەکە ئەوێسێ بەخۆی و کوڕەکانی وە فڵک ناتوانێت لە ماڵەکەی دەرتکە خوێنە خۆی ئەدا لەسەر تۆی نەناسیاگ کورد لەکوێ ئەخلاقە مەردانەیە کوردیتان گم کرد وا یەکێکتان پیاگە شەڕکەرێ نەبوو بێژە ئەشەوبیلا ئەو پیاگە شەڕکەرە ئێوە بە شێتیشی ئەزانن من دفاعی لێ ئەەکەم بەس نییە ئەو خیرەتەی ماگە بەس نییە وەجێی گشتمان خەریکە شەڕەکە بەس نییە لەوانەیە دوو بەردیش لە ئێمە بداژێ کاورەیە کامێرانی لە وەختە شەڕە گورزێکیدا لە بنە بۆ قەملە باوکی وتیان ئەوە بۆ وات کرد وتی بەخوا خۆش پۆڕیای و یعنی بنەمەلی ئەوە نەخۆش دانیشت و بۆ گورز لێدان فەرقی نەکرد باوکم یا کەسێکی دڵی و گورزەکەم لێدا کاکی باوکم چۆن ئێوە مەردانەگیتان لەناوە کوردا ون کرد یەکێکتان حەزی بەمە نەکرد بێژێ ئەشەوبیلا ئەو پەیمانە حەیدەریە تەسویرە ئینسانە کووردە باوام وە بیرەکەوێتەوە من کارم بەمە نییە باسەکێیەکە من دەرماڵم هەست و ئەو کاورا من دفاعی لێکەم مادام گشتان ڕقتان لێتی ئەسڵەن ئەو کاورا شێتی شوێ ئێمە لە کۆمەلگامانە شێت ناکوژین من دفاعی لێ یەکەم من ئاقڵم خۆ ئەو شێتە کەی لەناوە کووردا شێت کوژیاگە من هەموو گیانە مەدەم ئەو کاورا بێ جمێنم پێبات بێبیدا خەیناکە من پیای گەورە یەکەم بابیدا ئێوە لەکوێ ئەمتانە لێ ون بووگە بابم لەکوێ لێتان ون بووگە وا من
قيمة ناكري بقيمة الصدان مليار دولار متن و محتوا و چیرۆک و کوردبوونم بۆتان بڵاو کردو تۆ ئیسە لە ژێرە ناوە کووردا بتوانی بێژی کەیت شەڕە دنیای پێ بکەی لیاقەت و کیاسەتە خۆت دەربخەی ئیستا من پێم بەر بخوا تامباراک بێژێت ڕۆژهەڵاتە نێوەڕاست پیایتیان نییە من بێم جوای بەم بێژم تامباراک پێت وانە بێتیان نییە ها من تێگەیم نەک من تێگەیم لەوانەیە فرە کوردێکی تر تێگەی بێت کە من ئەیشکێنم فەزاکە ئەشکێنم ئەویش دەمی تێتە گۆ بۆ پێت وایە ئێمە مشتێ ئینسانە وەحشین بۆ پێت وایە بۆ پێت وانیە حەزارت لە ئێمە دەسی پێکرد و ئێمە حەد لەگرا دیسانەوە جەهان ئەگۆڕین دیسانەوە کولتورە جەهان ئەگۆڕین دیسانەوە ئەبەخشین بە جەهان بۆ پێتان وانیە بۆ پێتان وایە کە ئێمە مشتێ ئۆغدەیی بچووکی بێ ئەقڵین وا ئەکەوینە جنایەتکردن باباگرا ناوی سەرزەمینە کوردەوارە بەحسێب ئەوە سلێمانی پایتەختە ڕۆشنبیریە بەحسێب ئەمە هەولێرە هۆلاکۆ بەزێنە بەحسێب ئێمە پێتەختە گەورەی حکوومەت و تەمەدن و کوردان و بین ئێمە یەک ئیرادمان هەز گەورەمانتیان نەماگە من هاتگەم گەورەتان بۆ دروستکەم من لە دەرگیربووناتەکە ژیانە گەیگم بە جێگەیە کە ئەم خەڵکە کووردە ئەم خاوەرمیانە بە عەرەبی و بە تورکیۆ بەوەی کە تۆ پێی ئێژی ئێرانی ئشی دانیشی ئینسانەکانی بدۆزی تۆ بە ئیستعداد و لە ناویانە ئینسان نخبە دروستکەی ئینسانە کوردی بە مەتن کوردی دروستکەی تا بتوانێت دنیای قەشەنگێ دروستکە خەڵک ژیانە ڕۆژانەی خۆی ئەکا حەدەئەقل خەڵکە وشیارێ دروستکەی ئاگای لێوێ کاکی باوکەم ئەمڕۆ تۆ بە دیارە سیتیەن و شۆرتە زێڕە ئەوە ئەکەی ئەزانی خۆتیش تۆخیاگی خۆتیش وایەتە ژێرە گەندەڵیەکە ئەزانی وەختێ مەئموریەتە خانەوادەی تاڵەبانی و بارزانی نەما پێشمەرگەی یەکە و هەفتا ئیستە مەعاشە حکوومەتە عێراقی گری و گشتی وەیەکەوە ێژێ ئەشەو بیلا نەجاتمان بوو بەدەستی ئەم گەندەڵانە و ئەشەو بیلا نەجاتمان بوو ڕەحمەت لە دایک و باوکە عەلی زەیدی و گشتی بۆ خۆتان ئەیخونجنن ئیستە زانیتان کاورا بۆ 33 ساڵە فقەت پارە کۆکاتۆ و ئەم پارە لە هیچێکا خەرج ناکا بۆیە تۆ ئەقڵە بەوە گەیگە کە پارە ئەیکەن و شورت و سووتیەنە زێڕ ئەو پارە هیچ کارکردێکی نەبوو نە کۆمەڵگای گەشاندۆ نە ئینسانە کوردی دروست کرد نە ئینسانە ئەلیتە گەورەی کوردی دروست کرد نە دەسەڵاتە بتەوی لە بەغا دروست کرد نە دەسەڵاتە بتەوی لە تاران دروست کرد کەرەستەکە دروست بەکار نەهێنا جۆرێکی تر بەکارهێنریا کە ئیستە ئێمە فکرەکەین ئیشی بەس جنسی پێ بکەی پەیمانە حەیدەری 46 ساڵێسی لە حەد بنارێکی ئەم دنیا لە کنارە هەرکانی ئاوێکە لە ژێرە خەیمەیەکە خەوی پیا ئەکەوێت و گوزەرانە ڕۆژانەی ئەڕوات بۆ نازانن گەورەترین لەزەتە ئینسان ئەوەسە ئینسان گەلێکی تر بە ئەحترام و سەیری بکەن و لە ناویانە دانیشێت پیاڵەیە چایی بخوات بۆ پێتان وایە خواردنی یاپراخ ئاخرین نەهایەتە ئارزووی یەک ئینسانە بۆ پێتان وایە سوار بوونە و نەوشەیەک فرەچتە خۆشێکە لە کاتێکا تۆ بەناو خیابانەکانە سلێمانیا بڕۆیتە ڕێوە خەڵک سڵامت بکات لە جێگەیەکا داوەتە کات پیاڵەیە چای دیشینەوە لەگەڵا بخوا و پێت وانیە ئەو لەزەتە گەورەترین لەزەتێکە کە ئینسان لە بوونە خۆی ئەیوات وا تەمام اتفاقاتە ئەم سەرزەمینە بە من ڕەبتی هەست بە من ڕەبتی هەست بە من ڕەبتی هەست بە عەلی زەیدی بێژم عەلی زەیدی زەریف گیان بەخوا من نەزانم تۆ کێ هاوردکتی بەخوا من نەزانم تۆ قارەمانە نییەی داخت دنیام ئێژێ لەوێ ئاو هەز گڵ نییە لەوێ گڵ هەز ئاو نییە داخت دنیام هایتە ئێوە هیچ کامتان دەوڵەتتان خۆتان داهنەنیاگە ئافرین بە ئوروپاییە بەخیرەتەکان کە هاتن بازاڕیان دروست کرد و کۆمەڵی لە ئێمەیان مستەخدم کرد تا بووین و کەرەستەیە بازاڕیان دەستیان خۆشوێ ئەشەوبی لە ئینسانهای لایقێک بوون
وا ئێمە توانە تەشخیصە دۆز و دوژمنمان نەدا، وا ئێمە مەعامەڵەگەرە باش نەبووین، بازرگانە باش نەبووین، وا ئێمە تەنانەت لە ئەوان بازرگانی فێر نەبووین. کاکە پرەنس ئەندرێ ناوە ڕۆمانە جەنگ و سوڵح تۆڵستۆی عاشق ناپلئۆنە، بەڵام ناپلئۆن نایکات بە مزورە ناپلئۆن، ئەیکا بە سەربازێکی پاتریۆتیکە ڕووس لە بەرامبەر ناپلئۆنە ئەوێسێت. مەقولەیە دەوڵەت ملەتی لە ناپلئۆن ئەگرێت تا لە پاتریۆتیک بوونا بە پەرچەمە ڕووسیە لە مقابڵە ئیمپراتوریەتە ناپلئۆن بوێسێت. ناپلئۆن کە دنیای ئاشنا کرد بە دەوڵەت ملەت و بە میلەت، خیرەتە ئەڵمانی جوڵاند تا ئەڵمانیش ببێ بە میلەت، ئێستا کە عاشقە ناپلئۆنە لە مقابڵە ناپلئۆنە بوێسێت. ئێمە گۆڕانکاریەکانە دنیای غەرب، کەڵە بلیمەتەکانە دنیای غەرب ئینسپایریان کردین، ئیلهامیان پێداین، بەڵام خۆناوین و مزوریان لە باشترین حاڵەت شاگردە باشێکین، کار لەوان باشتر ئەەکەین تا ئێمەیش بەم دنیا خڵاتێکی گەورە بدەین تا دنیایەکی گەشتر ئاوەدانتر پڕ لە خۆشەویستی و عشق دروستکەین. کاکە بۆ متەوەجه ناون قۆناغێک کە پەیمانە حەیدەری واتیە قۆناغە جەنگە، قۆناغە تێئۆری نییە. من هەم تێئۆریسیەنم، هەم ژەنەڕاڵم، هەم شەڕکەرم، هەم شمشێروەشێنە ناوە مەیدانم. بۆ متەوەجه ناون من 5-6 کاراکترم بە یەکۆ وا هاتگم لە سەر و بەندێکا وا وەخت تەنگە کەسم نێوە دەسۆ. یا علی هاوار وەختت تەنگە من، لیواوی پەردەی شەوە زەنگە من، هەنی مەزانی ئاغای تری هەست تا دامانە ئەو بگیرم وەدەست. گەڕیام بە چرا گەڕیام لە ناوتانە، ئەدەرگای تەکتەکتانمدا بامتانم کرد خەڵکن نووستوو. ئەحمەد شاملووتی ئەی یاوە 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 خەلاویق مەستی دومانگ لە دەرگای کامتانم نەدا، ئەوەی هەم بوو نەمخستە بەردەمە کامتان، ئەوەی زانیم حاتەم بەخشانە نەمدا بە کامتان، بۆ پێتان وابوو تەجاوزتان پێیەکەم، بۆ من هەر محیبەتم کرد بە ئێوە و ئێوە هەر قرچۆ بوونە و جاسوسیتان کرد، بۆ من حەد لە گەورەی خۆما فتێڵەی خۆمم کێشا خوار. کاکە من زاتێکم ئەمڕۆ هەموو سوحانیم. دەبوایە لەم سەرزەمینە یەکێ بەهاتایە کۆمەڵی ئینسانە گەورەی بۆ ئێوە دروست کردایە، ئێوە بێگەورە بێخاوەنن. ئەسوراغە کامتان بەهاتایەما ڕووناکبیر کورە کاکە وەڵڵا بەگیانە تۆ ڕووناکبیر نییەی. پارەدار کاکە تۆ بۆ ئەوە نەترسیاگی، ئەم پارەی تۆ ئێشێ حفز بوێ بپارێزرێ و میراس بەجێ بێڵێت لە تۆ ناوبانگ دروستکات تا تۆ گەندەڵ نەویت. کورە خۆبەخشکردن و بەخشینە چواردانە گۆشت و دروستکردنە بینایە عەزیزم زۆر تەقلیدیە، زۆر کلیشەیە، حیچ نییە. کۆمەڵی ئینسانە گەورەتان دروست کردایە. کاکە ئارزوهای بزرگە چارلز دیکنز باسە کاورایەکی تاوانبار ئەکا و پیپ لە ناوە مەزرعەیەکە ئەوێنێ مناڵێکە برسیەسی ئەهێنێرێ نانێکی بۆ بێرێ دەرچووە. کاورای تاوانبارە ئینگلیسی ئەیهێنێرنە ئوسترالیا ئەوێتۆ ملیۆنەر. لە ئوسترالیا پیپ ئەو مناڵە لادێیە ساپۆرت ئەکا بیکاتە جنتڵمەن گەورەیکە خۆی تاوانبار و مناڵە لادێیەک مناڵێک واتی کەنانێکی هاورد و نەیفرۆشت ساپۆرتی ئەکا بە $1,000,000 تابیکاتە جنتڵمەن لە ئینگلیسا. ئاخە کوڕە خاس تۆ ئەم مێژووی غەربە کە خەریکی سەیری ئەەکەی هەر گانگانۆکیەکەی لێ فێر بوویت. هەر یاسای نێودەوڵەتی کاکە یاسای نێودەوڵەتی بپارێزە چارلز دیکنزیش بناسە، یاسای نێودەوڵەتی بپارێزە کەڵە بلیمەتەکان و چیرۆکەکانیشیان بزانە. ئەوە بوو لە ناوە ئێوە ئەدەرگای هەر کەسێکتان ئەدەن پەرکێشتان کرد گەورەتان کەن قرچۆ ئەونۆ دەرەچن. بۆ ئیسەکەوتک نەداوە عەلی زەیدی
کاکە تەواو بوو بەدەسە ئێوە نییە ئەوە من نەموت بەدەسە ئێوە نییە ئێوە فرەبی خود ڕەفتار ئەکەن ساحێ وەحیچێ نیەن ئەم چەپڵە لێ ئەدەن بە دیارەگرتنە دوو پارلەمانتارە بەو بەختە سەرپۆشت لەسەر 2 ملیۆن دلار دزا مەعاشەکەیشتان قەتەکە بندیوارانەکەیشتان قەتەکات ئەتانکات بە کۆیلەیە کارخانەهای جەهانیەک کە سەرپەرستیەکەی ها بەدەستە جودۆ کریستیانیتیوە فێرتان ئەکا هەڵتان خات و خۆتان لە بیرتان نایێت لە کامە قۆناغا لە کوێ تێپەڕین بە ئەگراگەیشتن ئەو ڕۆژانەوە ئەم ڕۆژانەی دروست کرد ئێوە ئەگەر ئمڕۆ نەتوانن لە ساتە وەختە مێژوویە سابتی بکەن ئینسان گەلێکن جنزەدە نیەن و جنێ لە وجودتانە داسایۆفسکی ڕۆمانێکی نووسا سەبارەت بە خەڵکە سەن پێتەرزبۆرگ وتی ئەم ئەندیشە گەلەوا لە ئوروپاوە هاتکە ڕووس فێری بووگە خەریکە تکراریە کاتۆ ئەمانە ئینسان نیەن ئەمانە جن چووگەسە ناوە وجودیان ڕووس نەماگن جن چووگەسە ناوە وجودیان دەم کە ئەکەن و جن خەریکە قسەکات ئێوە سیر کە بزانن ئێوە جن نەچووگەسە ناوە وجودتان ئێوە خۆتانن تۆ کاکە عەلی کوڕە کاکە مەحموود کوڕە کاکە مەحموود ماگی دەخۆ من ناێژم تۆ بڕۆیتە دواوە ئینسان ئەوەسە بڕواتە بەرۆ بەڵام بە شناسنامەیە مێژووی ئێستایە گەورەی دروست بکات ئێمە عەقڵمان هەست ئێمە قەسەممان نەخوارگە تا قیامە قیامەت کۆی لێ خەڵکیوین کەواتە ئەمە ماجەرای عێراقە کە ئێوە ئەیوێنن بەر بەم تۆقاندنە بگرن بەری پێ بگرن ئەی بە سەخیف مەون مێڵن ئەو چەند کەسە کە گیریاگن لە ژێرە ناوە دەمداخستنە ئێوە ڕۆحە خۆتانی پێ لە سێدارە بدەن ڕوبەڕووبوونەوە لەگەڵ گەندەڵیە ڕوبەڕووبوونەوەیەکی بنیادیە وانیە کە خەریکنەیکەن وانیە وامەشایە لە خڵاڵە 33 ساڵ ڕابردوو لەم خەڵکە عێراقە مردمێکی گەورە دروست بووایە تا پێکاتەیەکی دموکراتیکی واقعی ئینسانی دروست کردایە ئێوەیان بەنج کرد بە دەیان موەسسەسات درۆزنانە سرە پوڵە کەسیفیان گرتە ناوە هەرچیشتە لە مزگەوتەوە تا مافە مرۆڤ هەموویان فاسد کرد پوڵە فاسد هەڵی مەخەنەوە بە دیارە ئەوە وا خەڵکە بەغا چاوەڕوانم مەچەکە ئینسانە گەورەی کوردیە وا ئەم دلوژنە ئەم دنیای متەوەهمانە بشکێنێت با ئێمە جموجوڵێکی دروستی ئینسانیمان تیا هەڵکەوێت بەسە سیتیانە زێڕ و شورتە زێڕ بڵاو مەکەن و عەیبە نێ لە حەدە عەقڵە ئینسانە گەورەیەکە من پوڵم بوێت تۆی پێتێرەکەم من پوڵم بوێت وەکو حاتەمە تایی سفرەدا ئەخەم خەڵکی پێتێرەکەم من پوڵم بوێت کۆمەلگای پێ ئەگەشێنمەوە تا هەم مەحبوب بووم هەم ناودار وم هەم مێژووە بیرم بێتەوە کارە خەلاقانە ئەکەم مؤسساتە خەلاقانە دروست ئەکەم حکوومەتە مؤسسات لە عێراقا کورە ئێوە مؤسساتەکانتان جۆکە باوکەکەم جۆکە مؤسسەکە خۆی فاسدە نەهادەکە خۆی فاسدە خۆی تۆ نەتزانیگە ئەم نەهادە بە چ کەڵکێک تێت بەس هاوردەت کردگە ئەوە فاسدە دەوڵەتە خاص بە دروستکردنم ئەنستیتۆی خاص لەدایکەوێت دای ئێوە خۆش